بەناوی خی بەرزبیاوتە جوانترین سڵاوێمەتان پێشکەش ئازیدان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەم ڕۆژ دووباراتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەم ڕۆژ کۆمەڵەیەک تەوەر و بەرگە و بابەتی نوێ و جیاوازمان ئامادە کردو بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خۆی پەروەردگارتان لێبێت. ئەو بەرنامە ئەو بابەتانی کەم ڕۆبۆمان ئامادەکردون تەوەری یەکەمیان دیارە بەرەبەر نزیک دەبینەوە لە ساڵیادی بوومە لەرزەکەی دەربەندی خان. ئەوەتە بۆیە دەڵێن بوومە لەرزەکەی دەربەندی خان لە بەروی لە هەرێمی کوردستان ئەو بوومە لەرزەیە زۆرترین زیانی بەر دەربەندی خان داوە هەروەها شوێنی ناوەندی بوومە لەرزەکەش نزیکتر بوو لە دەربەندی خانەوە بۆیە دەبێت هەر بڵێن ساڵیادی بوومە لەرزەکەی دەربەندی خان. بۆیە بابزانین لە پاش 3 ساڵ لەم بوومە لەرزەیە چ قەرەبوویەک بۆ هاوڵاتیان کراوەتەوە سەواری بوومە لەرزەکە ماوە لەو کاتەیە کە ڕوون و ئاشکرا بوو دیارە بەرپرسانی باڵای حکومەت سەردانیەوەی ناوچەیان کردووە بەڵێنی قەرەبووکردنەوەی هاوڵاتیان و بەتایبەتیەوە فەرمانگە حکومیانش کە زیانیان بەرکەوتە بۆ هەمووی دابوو. بابزانین چیان بۆ کراوەیە مەترسیەکان هێشتا لەوێ ماون بۆیە تەوەریەکەمان لەسەر بابەتە تەرخان کردووە. بەڵێ تەوری دەمی پرۆگرامی ئەمڕۆمان تەوەرێکی تەندروستیە کە باز لە بەکتریای مەعیدە دەکەین. بزانین بەکتریای مەعیدە چیە و نیشانەکانی ئەگەر تاکێک تووشی ئەم نەخۆشیە بێت نیشانەکانی چین و چۆن بزانێت کە بەکتریای مەعیدە هەیەوە هەروەها ئازاری قۆڵۆن و سگێشە چۆن جیا بکەینەوە لە بەکتریای مەعیدە. ئەمانە و چەندین پرسیاری تر ئەمڕۆ با میوانداری زۆر بەڕێت دکتۆر هۆشمان ڕەحمان پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی دەبێت کە زانیاری زیاترتان لەو بۆردەگرین و بۆتان دەگوازنەوە بە هیوای ئەوەی کە سوودێکی باشی لێوەربگرێت. جیاواز لەم دوو تەوەرە سەرەکیش دیارە لە ڕێگەی پەیامنێرەکانمانەوە گرنگترین زانیاری و چالاکی شارەکانی هەرێمی کوردستانتان بۆ دەگوازین و لەگەڵ کۆمەڵێک راپۆرت بەپی دەرفەت کە دەرفەتمانە بە پەیامنێرانمان بۆیان ئامادەکردوین پێشکەشتان دەکەین. بەڵازدان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشی هەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان.
ئازیزان و خۆشەویستان دیارە 3 ساڵ لەمەوبەر لە شەوی 12 لەسەر 13 مانگی 11 کە نزیک دەبینەوە بۆ ئەو ساڵیادا لە نزیک کاتژمێر نزیک بووبوویەوە لە 9 شەو بوومە لەرزەیەک با ڕێژەی بە گوڕی پێم وایە 6 پوینت وردەیەک بوو لە هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچەکانی دەربەندیخان و تا بگاتەوە سلێمانی و گەشتە هەولێریش هەژاندی دیارە ناوەندی ئەم بوومە لەرزەیە و کات لە ناوچەی سەرپێڵ و زەهابی ئێران بوو بۆیە لە هەرێمی کوردستان ئەو شوێنەی کە زۆرترین زیانی بەرکەوت دیارە قەزای دەربەندیخان بوو کە چەند کەسێک گیانیان لەدەستداوە چەند خانوویەک ڕووخێنران کە دوجار هەندێک بەرپرسی باڵای حکوومەت هەرێمی کوردستانی سەردانی و ناوچەیان کردووە بەڵێنی قەرەبووکردنەوەیاندا جیاواز لەوەی کە هەندێک ڕێکخراوی ناوخۆیی و دەرەکیش تەنانەت وەکو خاچی سووری یا مانگی سووری نێودەوڵەتی مانگی سووری تورکیا و چەند وڵاتێکی دیکە سەردانی ناوچەکەیان کردو هاوکاری و کۆمەکیان گەیاندا خەڵکی لێقەوماوی ئەو ناوچەیەکە بە درێژایی چەند شەوێک زۆرینەی خەڵک لەو ناوەیە نەی دەتوانێت بچێتەوە ناوخانەوەکەی خۆی بووە لەسەر کۆڵان کە شوهوا بەرەبەر ساردی کردبوو لەسەر کۆڵان دەمانەوە لەسەر شەقامەکان و لە ناو خێوەتگە ژیانێکی سەختیانە بۆی کە بزانین پاش 3 ساڵ چیان بۆ کراوەوە چۆن قەرەبوو کراونەتەوە لە دەربەندیخانەوە میوانێکمانەیە بەڕێز کاگا و کارقادر ئەندامی لیژنەی قەرەبووکردنەوەی ئەندامی بردی داکۆکیکردن لە قەرەبووکردنەوەی دەربەندیخان و ئەو خەڵکی کە لەوێ زیانیان بەرکەوتووە کاگا و کار زۆر سپاس بەوە دەرفەتە بە لێەوە دەست پێ بکەین پاش 3 ساڵ هێشتا ئاساری یا سەواری بوومە لەرزەکە ماوە بۆ چۆنیەوە سپاس و دەستخۆشی بۆ بەڕێستان و سپاسانەکەی کە لە ماوەی ئەو 3 ساڵە لە دوای بوومەلەرزەکە کەناڵی پەیام بە بەردەوامی بە دواداچوونی کردووە بۆ قەرەبووی هاوڵاتیان و گیرروگرفتەکانی دوای بوومەلەرزە ئەلبەتە ئێمە وەکو دانیشتوانی قەزای دەربەندیخان مێژوویەکی ناخۆشمانەی لەگەڵ بوومەلەرزە کە بەڕاستی یەکەم جارمان بوو ئێمە بوومەلەرزەیەک بەو پلەیە ببینین و لە شارەکەمان بدایان بڵێ لە هەرێمی کوردستانیش بدات ئەوە هەتاکو ێساکە ئاسەوارێکی دەرونی لەسەر هاوڵاتیانی قەزای دەربەندیخان بەگشتی بەجێهێشتووە وەکوی کە جەناب تاوتان چونکە دیانی زۆر بەر قەزای دەربەندیخان بەداخەوە بەهۆی ئەو بوومەلەرزەوە 4 قوربانی 4 هاوڵاتی گیانە لەدەستا ئەوە زیاتر لە 150 هاوڵاتیش بریندار بوون ئەوەی کە زۆر جێگەی داخە تاکو ئێساکە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست ئاوڕی هاوڵاتیان نەداوەتەوە بەشێک لە کارەساتەکانی دوای بوومەلەرزە زیانەکانی دوای بوومەلەرزە تاکو ئێساکە بە چارەسەرکراوی ماوە زۆر باشە کاگاوکار بەڵام لە کاتی ئانووساتی ڕووداوەکەدا کۆمەڵێک گیان بەشێک لا کاربەدەستانی حکومی سەردانی ئەو شارەیان کرد و کۆمەڵێک بەڵێنیان یا بەڵێنی قەرەبووکردنەوە ئایا ئەم بڕیارانەوە بەڵێنانە بەکوێ گەیشتون تا ئێستا هیچ قەرەبوویەک کراوەتەوە بۆ قەزای دەربەندیخان ئێمە با پرسیارەکە وا لێ بکەین هاوڵاتیان و دام و دەستگا ئیداریەکانەوەی کە زیانیان بەرکەوتە هاوڵاتیان هەتاکو ئێستاکە تام لە هەندێک کەم لەگەڵ جەنابتاناکەم وەکو حکوومەت قەرەبوویان بکاتەوەی جۆرە قەرەبوویەک نەکراوناتەوە ئەوەی کە لەسەر حکوومەتیش پێویست بوو کە شوێنە گشتیەکان وەکو نەخۆشخانە وەکو قوتابخانەکان وەکو هەندێک لە ڕێگاوبانەکان و بەنداوی دەربەندیخانیش پێکرد ئێستا بیخێنێت زمینی ئەم بەرنامەی ئێوە کە ڕەنگە قەرەبووکردنەوەکەی بە دەرەجەیەک بکەوێتە سەر حکوومەتی عێراقی و هەتاکو ئێساکە ئەگەر ئیشیشیان تیا کرابێ ئیش و کارەکە تاکو ئێساکە تەواو نەبوو با من هەر لێرە دوو نەخۆشخانە کە زۆر پێویستن بە نسبەت دانیشتوانی دەربەندیخانەوەی لەوانە نەخۆشخانەی شەید تۆفیق هەوارە بەرزە کە ئەوە بە زیانێکی زۆری بەرکەوت ئەوە تاکو ئێساکە تەواو کراوە بەڵام هۆڵی نەشتەرگەریەکەی بە حکومە کە هەندێک پارەی پێویستە بۆی دابین بکرێ بۆی دابین نەکراوە تەواو نەبووە لە کاتێکا دانیشتوانی دەربەندیخان کە ژمارەیان زیاتر لە 50,000 ئینسانە ئەبێ بۆ ڕۆژانە بچنە پارێزگای سێمانی نەخۆشخانەی شەید حەمید کە دیناری بۆ دابین کراوە ئەو تاکو ئێساکە بەس بیناکەی بە بیان و قەیرانی دارایی تەواو نەکراوە لەگەڵەوەشە کۆمەڵە شوێنی ترمان هەبوو ئەو کات بە حکمیەوەی کە قەیرانی دارایی هەبوو سەرۆک و جێگرەکەی هاتنە دەربەندیخان بە پارێکی بڵێن هاکەزاییان بۆ دابین کراوە تاکو ئێساکە تەواو نەکراوە زۆر باشە کاگاوکار لە ڕووی خۆی لە ئەسڵا کاتێککە هەر قەزایەکە هەر ناوەندێکی ساڵان هەندێک پرۆژەی خزمەتگوزاری بۆ دەرەچێت هەندێک نوێژنکردنەوەی بینە دام و دەستگا حکومیەکانی بۆ دەرەچێت بەڵام خۆ لە ماوەی 3 ساڵا دەبوو تا ئێستا هەر جیاواز لەم قەرەبووە لەو ڕێژێش کە بۆی کراوە خۆی پرۆژەی خزمەتگوزاری تایبەت هەبووە بۆ دەربەندیخان بۆی ئەوەی کە کراوە ئایا لە ئاستی ئەو قەرەبووە بووە کە ئەو زیانە بووە کە بەسەر دەربەندیخانە هاتووە
بەڕێز من بەداخەوەم بەهۆی تۆزێت سەوتەکە باش ناگاتە گوێ من بەڵامەوەی کە لە پرسیارەکە تێگەیشتم ئێمە وەکو قەزای دەربەنی خان قەزای دەربەنی خان لە شارەکانی تریەمی کوردستان جیا ناکەینەوە بەڵام ئێمە لە دوای ئەو بوومەلەرزەوە زۆر زیانمان پێگەشتە تا بڵێم زیانەکانی شوێنە گشتیەکانی بەگشتی گرتەوە وەکو کە ئاماژەم پێکرد ئەوە نەخۆشخانەکان و شوێنە گشتیەکان بەشێک بوو لە ئەوە بەدڵنیایی ڕێگاوبانەکانیشمان زیانی بەرکەوتووە ئێمە جیا لەوەی کە وەکو قەزاکانی تری هەرێمی کوردستان قەرەبوون ئیشوکارمان بۆ نەکراوەکو پێویست و پرۆژەکانمان وەکو پێویست نۆژە نەکراونەتەوە جارێکی در بوومەلەرزەکە دێتە سەری واتە ئێمە دوو جار پرۆژەکانمان پێویستی بە نۆژەنکردنەوە بێت لە هەمان کاتا بە بیانی و قەیرانی دارایی کە حکوومەت زروفی باش نییە پارەی لە بەردەسان نییە نەخۆشی کۆرۆنا هاتۆتە پێشۆ ئێمە جارێکی تر ئەوە بۆ بۆکاری ئەوەی کە ئێمە وەکو پێویست پرۆژە خزمەتگوزاریەکان جێبەجێ نەکرێت لەکەڵەوە شاکەوتمان بوو مەلەردەشی هاتۆتە سەراوە پێویستمان بە ئەوە هەیە کە خزمەتگوزاری زیاترمان بۆ ئەنجام بدرێت هەر لێرە بە پێویست ێزانم کە قسە لەسەر پرۆژەیەکی تر بکەم کە ئێمە جیا لەوەی کە بەهۆی بوومەلەرزەوە هەبوو ئێمە ڕێگەی نێوان چەمەرگە دەربەنی خانمانەیە کە ڕێگەیەکە زۆربەی زۆری هاوڵاتیان یان شار و شارژەکانی هەرێمی کوردستان پێکەوە گرێدا ڕێگەیە کە زۆرە لە هاوڵاتیان پێیاچی بۆ سێمانی و بەشێک لە گوندەکانی ئەو سنوورەی دەکەوێتە سەر ئەوە هەتاکو یاساکە نۆژەن نەکراوەتەوە لە کاتێکا چەندین جار داواکاری کراوە دێن ئەمە بەشێک لێ لە بوومەلەردەکە و پرۆژەمان هەیە بەشێکە لە بوومەلەردەکە و زیانی بەرکەوتووە هەتاکو یاساکەیشی لەسەر نەکراوە پارەی بۆ دابین نەکراوە ڕۆژ لە ڕۆژ بێخراپتر بێ بەشە لە ڕێگاوبانەکانی دەربەنی خان کە لە دوای بوومەلەرزەکەیش زیانی کەوتۆتە سەر ئەم بارانە ببارێ ئەوەی تر خراپ باران باری هەندێک تر خراپەوێ و ئەگەر نۆژەن نەکرێتەوە خەمێکی لێ نەخورێت کاگاوکار ئەو زیانانەی هەمووی کە باست کرد باست لەوەش کرد کە حکوومەت بە شێوەیەکی باش هاوڕێ لێ نەدراوەتەوە و قەرەبووی نەکردوێت ئایا بەدەر لەوەی کە حکوومەت هاوکاری ئەو زیان لێکەوتوانە بکات هیچ ڕێکخراوێکی تایبەت هاوکاری ئەو زیان لێکەوتوانانی کردووە ئەگەر کردوێت یا ماژەیەکی پێ بکەی فەرمی بەڕێزان دیارە لە یەکی لە پرسیارەکانە خۆشتان ئاماژەتان پێکردووە ئێمە بۆ خۆمانە و کاتەوەکو دەربەنی خانیەکان بەتوانم بڵێم وەکو کللتور کە ئێمە کللتوری خۆبەخشیمان نەبووەوە ئامادەکاریمان نەبووەوە لیژنە و دام و دەستگای پێویستمان نەبوو بۆ ئەوە بەداخەوە ماوەی چەند ڕۆژێک دەربەنی خان بە کارەساتێکی گەلێک قورس و پراندا تێپەڕی و ئەوەش بوو بە هۆکاری ئەوەی لە سەرەتاوە نەتوانێت وەکو پێویست بەرەنگاری ئەو زەرۆر و زیانە ببێتەوە بینە بەشێک لە ئاسانکردنی باری دەرونی خەڵک ئەو بوو دوای 17 ڕۆژ ئێمە لیژنەیەکی خۆبەخش لە هاوڵاتیانی قەزای دەربەنی خان و بەشێک لە خەمخۆران لە دەرەوە ناوەی وڵات و لە بەشێک لە کۆمپانیا و ڕێکخراوەکانی ناوەی خۆمان و بەشێک لە ڕێکخراوە هانایەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بە هانای دەربەنی خانەوە هاتن ئەوەیش وەکو سەرەتایەک توانیان هەنێک لە گرفتەکان چارەسەر بکەن لە هێنانی چادر و کەلوپەل و هەندێک لە پێداویستەکانی تر ئێمە لەو ماوەیە لەبەرەوەی خەڵک نەچووە ناو خانەکانیان و ترسی هەبوو لەوەی کە بچێتە ناو خانەکەی و باری دەرونی تێک چوو بوو و بە بەردەوامیش بوومەلەرزە ڕووی ئەدا ئەوە بەڕاستی ئێمە دەستی هەموو ئەو کەسانە خۆش بێ هەموو ئەو بەڕێزانە خۆش بێ کە لە دەرەوەی دەربەنی خان کە کورد زوبان نەبوون بە هانای خەڵکی دەربەنی خانەوە هاتوون ئێمە ئەو ماوەی ئەو 17 ڕۆژە وەکو خۆبەخش هاوڵاتیانی قەزای دەربەنی خان ئەو بۆردەی داکۆکی کرد لە مافوو بەرژەوەندەکانی خەڵکمان دروست کرد هەتا ئاستێکی باش هاوڵاتی هاوکاری دام و دەستگاکانی حکوومەتمان کرد و زۆر باشە کاگاوکار دەمەوێت بزانم دیارە یەکێک لەو ماڵانەی کە ڕووخا بوو یەکێکیان چەند کەسێکی عەرەبی تێدا بوو یەکێکی دیکەشیان ماڵێکی ڕستنی کوردەواری خۆمان بوو لەوێەوە کەسێکی ناسراوی ناو دەربەندی خان بوو دەمێ بزانم ئەو ماڵارە بە کە دیارە خەڵکی عەرەبی تێدا و پێم وایە 3 کەسیان و ڕۆژەکە سەر لە بەیانەکەی من گەشتمەوە 3 کەس بە دوانیان بوو گیانیان لەدەستدا بوو هیچ قەرەبوویەکی وڵاتیانە کراوەتەوە یاخود ئەو خانووی تر کە ڕووخا بوو هاوڵاتیەکی کوردی دەربەندی خان بوو هیچ قەرەبوویەکی کرایەوە چکە دوجار خانووە کوردەکە ئەوەندێک ئێمە زانیاریمانە بێت دەستگای خێرخوازی بەخشین خانووەکەی بۆ تەواو کردەوە بەڵا بینەرانی عزیز دیارە گرفتێکمانەیە لەگەڵ میوانەکەمانە لە دەربەندی خان کە شەوی لە 12 لە سەر سیانزەی مانگی 11 2017 بوو لە نزیک کاتژمێر 9 شەو بۆ مەلەرزەیەک بە گوڕی 6 پوینت وردەیەک بوو لە نزیک بە سەرپێڵ و زەهاویدا بەڵام لە هەرێمی کوردستان وەک ئاماژەمان پێکرد
زۆرترین زیان بەر دەربەندی خان کەوت کە چەند ماڵێک ڕووخان جیاواز لەوەش کە چەندین خان و درزیان تێکەوت بوو و حاڵەتێکی شڵژانێکی دەرونی زۆر لەناو خەڵکا دروست بوو خەڵنەی دەتوانی شەوان بە تایبەتی بچێتەوە ناو خانوەکانی خۆیان بمێننەوە دیارە چوار هاوڵاتی گیانیان لەدەستدا کە پێم وایە سیان بوو یا دوانیان لەمانە هاوڵاتی عەرەب بوون کە لە قەزای دەربەندی خان نیشتەجێ بوون کە ئەوکات بەهۆی شەڕی داعشەوە ئاوارە بوون و هاتبوونە دەربەندی خان و ڕێکخراوە بیانی و ناوخۆیەکان دەستێکی هاوکاری باشیان گەیاندە ناوچەکە جیاواز لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان جگە لە بەڵێنی گەورەوە جگە لە قسەی گەورە هیچ شتێکی ئەوتۆیان وەکوەوەی کە لە ئاستی زیانەکە دابێت بۆ دەربەندی خان ئەنجام نەداوە دەستگای خێرخوازی بەخشین یەکێک بوو لەو دەستگایانی کە توانی خێرخوازانە بەدەم هاوڵاتیانەوە بچێەوە بە تایبەتی یەکێک لەو ماڵانی کە پێم وایە ماڵەکەی دوونەوەمی بوو یا سێنەوەمی بوو بە تەواوەتی وەک خۆی بۆی دروست کردەوە بۆی قەرەبوو کردەوە کە هاوڵاتیەکی دەربەندی خان بووە یەکێک بوو لەوانی کە زۆرترین زیانی لە بوومە لەرزەکەی دەربەندی خاندا پێگەشت و بۆیە دەمانوێت لەم تەوەرەدا بزانین لە پاش 3 ساڵ کە ئێستا نزیک دەبینەوە لە ساڵیادەکەی چۆن قەرەبوو کراونەتەوە بۆچی کراوە بۆ دەربەندی خان کە دیارە دەربەندی خانی ژاهوشێەوەی شار و شارچەکانی تری هەرێمی کوردستان بەدەست نەبوونی خزمەت گوزاریەوە دەناڵێنێت جیاوازیەکی ئەوتۆی نەکراوە بەڵام مادام ئەم شارە پێشتر بوومە لەرزەیەک لیداوە زیانێکی زۆرتری بۆ لێکەوتووە بۆیە چاوەڕێ دەکرێت بەپێی هیچ نەبێتەوە بەڵێنانی کە بەرپرسانی باڵای حکوومەت هەرێمی کوردستان خۆیان دایانوێنە بتوانن قەرەبوویان بۆ بکەنەوە لە ئاست هیچ نەوەی بەڵێنەکانی خۆیان بوون لە ئاستە و زیانی کە بەردەربەندی خان کەوتووە دیارە و کاتە بۆردێکی چاودێریکردن دروست کرا لەلایەن هاوڵاتیانەوە بۆی کە خۆیان بزانن چۆن چاودێری ئەوە بکەن چۆن قەرەبووی زیان لێکەوتوانی بوومە لەرزەکەی دەربەندی خان دەکەنەوە بۆردە ئێستاش ماوە وەکەوەی کە میوانەکەمان ئاماژەی پێکرد بەڵام تا ئێستا دیارە زیانەکان یا قەرەبووکردنەوەکە لە ئاستی ئەو زیانانەدا نەبووە کە بەردەربەندی خان کەوت دیارە بوومە لەرزەیە تەنها دەربەندی خانی نەگرتەوە بەشێک لە شارەکانی دیکەی کردەوە بە تایبەتی هەڵەبجەی شەهید و گەرمیان و کەلار و دیارە لە شوێنەکانی تر زیانی مادی هەبوو تا حدێک زیانەکان زۆر کەمتر بوو بەراورد بە دەربەندی خان بەڵام ئەوەندەی کە هەبوو بیرمەوشەوە کە لە هەڵەبجە بوو زیانەکانی الحەمدولیلا گیانی نەبوو بەڵام خەڵکی تووشی شڵژانێکی دەرونی زۆر بوو بوویەوە زۆرێک لە شارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە پارێزگای سلێمانی شەوان خەڵک نێ دەتوانی بچێتەوە ناو ماڵەکانی خۆی بە تایبەتی ئەو شەوە تا سبەینێ خەڵکێکی زۆر لە دەرەوەی ماڵ شەوی بەسەر برد و تووشی ژڵژانێکی دەرونی زۆر بوون چەندین کەس گەێنراونە نەخۆشخانە فریاگوزاریەکان لە شار و شارچەکان بە تایبەتی لە هەڵەبجە و دەربەندی خان و کەلار تەنانەت لە سلێمانیش کە بەهۆی ژڵژانی دەرونیەوە تووشی بێهۆشون بوون یاخۆ چەند کەسێک کە لە بەرزاییە بوون بەربوو بوونەوە بیرمە لە هەڵەبجە هەند بوو قاچیشکا بوو بە شێوازێک زیانی بەرکەوت بوو بۆیە دەمانویست لەم تەوەرەدا قسە لەسەرەوە بکەین بزانین بە تایبەتی دەربەندی خان چۆن قەرەبوو کراوەتەوە و ئایا قەرەبووکردنەوەکەی لە ئاستی ئەو زیانەدا هەبووە کە بۆهۆی بوومە لەرزەکەەوە بەری کەوتووە یانە بەڵام دیارە گرفتمان لەگەڵ میوانەکەماندا هەیە دەچینە لای راپۆرتێک تا و کاتێکە گرفتەکەمان بۆ چارەسەر دەکەن هاوکارانمان راپۆرتەکە لە پێنجوێنە دیارە لە پێنجوێن بەرهەمی کوشتتوکاڵی زۆر دەکرێت بەڵام لەم راپۆرتەدا تەرکیز کراوەتە سەرەوەی کە پەتاتەی سوور بەرهەم دێنرێت بە تایبەتی پەتاتەی سوور بۆ دروستکردنی جبس بەرهەمێنانی جبس بەکاردێت کە پێامێرمان سوای محەممەد بۆ ئامادەکردین بابینەری بین. ئێمە ماوەی چەند ساڵێکە لە پێنجوێن بۆ مای 5 بۆ 6 ساڵەچێت بە شێوەیەکی فراوان لە بواری پەتاتەیە ئیژەکەین بیرۆکەی ئەم ئیشەش لەوە بکە وەک هەمووان ئەزانین لە پێنجوێنە با بڵێن بە شارێکی کوشتتوکاڵی بەناوبانگە چەند ساڵێکە بەرهەمەکانی تری وەکو تەماتە و شووتی ئەکرێت لێرەش بیبەر و خەیار و ئەم جۆرەشتانە بۆ مانایە کە خەڵکی خۆمان زۆر لێ تێگەشتەوە بە شێوەیەکی کەم و بچووک بە شێوەی گەورە بۆ بازار باڵێن بەرەم هاتووە بەس وەکو پەتاتە هەل لە دەرەوە بۆمان هاور دەکراوە ئێمەش وەکو بیرۆکەیەک
ینی لەم بوارە ئیشمان کردووە و سوپاس بۆخوا سەرکەوتوو بووین پەتاتەی ساڵانی ترمان بۆ بازار بووە بۆ پێداویستی خەڵک بووە بۆ خواردنواتە ئێمە ئەگەر باز لەسەر ئەم جۆرە بکەین ئەم جۆرە بۆ جبسی پەتاتەیە بە شێوەیەکی سەرەکی بەڵام بۆ خواردنیش گونجاوە تایبەتمەندی ئەم جۆرە لە چیایە کە بێت بۆ جبسی پەتاتەش ئەو تایبەتمەندیانی بە پێی ستاندارد جیهانی تیا بێت ڕێژە شەکری ئەم پەتاتەیە زۆر کەمە تقریبان شەکری هەرتیانە زۆر بە کەمە بە شوگەر لێز بەناوبانگە لە جیهانە و تایبەتمەندێکی تری ئەوەیە کە لە کاتی سوورکردنەوەی ڕۆن کەم لە خۆی ئەگرێت کە ئەمانە دوو خاصێتن بۆ تەندروستی مرۆڤ زۆر گرنگن و ئەو کۆمپانیانیش ئێمەش ئیشی لەسەرەکەین کۆمپانیا و براندی جیهانیە کە بە خۆشحاڵیەوە لە کوردستانی خۆمان لە سلێمانی با بڵێن بەشیان هەیە و لەم ساڵەوە پێشتر پەتاتیان لە دەرەوە هێناوە بۆ جبس بەس لەم ساڵەوە هەڵیان داوە لە ناوخوا ئەم پەتاتە بەرهەم بێن و ئێمەش لەو بارایشمان لەگەڵا کردوون و سوپاس بەخوا سەرکەوتوو. ساق هاتم و خەریک ئەم ئیشەین و دووسی هەفتەیە لەم پەتاتاین و ئەوە خەریکە تەواوە بێ و ئیتر باشە بۆ فەقیر ئەم ئیش و کاری ئەم پێنجوێنەوە بۆ خۆمان ژیان خۆمانی پێوەینە سەر و نەمەعاشەیە و نەهیچ ئەی چی بکەین برا ئەبێ مەجبورین بی بەیانی لە ماڵ دەرەچین سەعات سێ و ترە گەینە ئێرە بۆ 6 و بۆ 5 و ترە تایە سەعات 4 ئەوە بە 20,000 کارەکەین ئیشەکەین و پەتاتە تێەکەین و کۆیەکەین و وردە بەجیا و قەوێکەی بەجیا و ئەتر ئاوا کاکە گیان ئەرە وەڵا خەریک ئەم شان بەشانی پیا و کارەکەین بەخواژن زیرەکترە هەتا کوڕ و کاڵ و پیا و تر ئاوا ئیشەکەین و هەتا تەماتە بوو تەماتە دوای تەماتە بیبەر ئەمجا ئیساکێش پەتاتە دوای پەتاتە هەنارە ئیتر ئاوا خۆمانیە تا زستان پێوەین بەڕێوە کاکە گیان وەڵا کارکردن ئەمەنە چاکە بۆ خۆپارەیە بێمنەت ئەوە باشە بچیتە درای خەڵک داوای پارە لە نامەرد بکەی برا ئەم ڕەنجەشانەی خۆ ئەمەنە حەڵاڵە مەگەر خوا بزانێت بەخێر بێ خوا سەر چاو لە ئێرانەوە حدود دەوروبەری 3 مانگە لێرە ماتوون بۆ ئیش لەخوای گەورە بەزیا بێ زۆریشی لێ ڕازیم و زۆر باشە ئەوەی شەڵا کۆتایی ئیشەکەیە تەواوە بێ لە ئیمڕۆیا بەیانی ئیشەڵامێژ بەچینەوە بۆ وڵاتەکەی خۆمان وەڵا لەوێش کار بوو لەخوای گەورە بەزیا بێ ئەوەش خەلاو نەبوو بەس ڕفیقەکانم 1-2 ڕفیقم لەگەڵا بوتیان چین بۆەوێ وڵای تاتین بۆ ئەم نزیکی پێنجوێنە بۆ ئیشی پەتاتە بەڵا بینەرانی عزیز دەگەڕێنەوە لای هاوکارمان لای میوانەکەمان ببورن لە دەربەندی خانەوە بە بەدەسەرەوە قسەی زیاتر بکەین بزانین قەرەبۆکان بەکوێ گەشتوون کاگاوکار ببورە بۆی گرفتەوە دێنەوە لات با بزانین ڕۆڵی ڕێکخراوە خێرخوازیەکان بە تایبەتی ئەوەی کە بینرا بەخشین بە تەنها خۆی توانی خانوویەکی 2/9 بوو یا 3/9 بوو بۆ هاوڵاتیەکی دەربەندی خان دروست بکاتەوە وەکو خۆی ئەم قەرەبووە پێم وایە کەم نییە کە ڕێکخراوێکی ناوخۆی خۆمان بتوانێت ئەم هاوکاریە بکات دەمێ بزانم بەگشتی ڕۆڵی ڕێکخراوەکان چۆن هەڵە سەنگێنن لە هاوکاریکردنی زیان لێکەوتوانی بوومە لەرزەکەی دەربەندی خان دیارە جێگەی دەستخۆشیە جارێکی تر بە ناوی هاوڵاتیانی قەزای دەربەندی خانەوە سوپاس و دەستخۆشی هەموو ئەو ڕێکخراوە بکەین کە ئەو کەسایەتی خەمخۆرانە بکەین و ئەو ڕۆژنامە نووس و کەناڵە خەمخۆرانە بکەین کە بە بەردەوامی لە دوای بوومەلەرزەکە تەقتیەیەکی کێشە و گیرروگرفتەکانی هاوڵاتیانی دەربەندی خانە نەکردتەرانە بە ماڵوێرانی و ئەو کارە ساتێشی کەبەریان یەگەی داخە ئەو کارە ساتی دەربەندی خان وەکو قەرەبووی هاوڵاتیان تەنها بەگوێ بەرپرسانی ئەم هەرێمە نەگەشتینە ئەوەکەی دیکەی کۆمەڵە لە ڕێکخراوەکان و کەسایەتەکان هاتنە سەر خەتێکی لەوانە کە ڕێکخراوی بەخشین بوو
خانووی بۆ یەکێک لە هاوڵاتیەکانی قەزای دەربەنی خان دروست کرد کە خانوەکە بە تەواوی ڕووخاو و تەختی عەرز بوو ئەوە جێگەی دەستخۆشیەوە لەگەڵەوەی دوو هاوڵاتی دیکەشمان خانۆکانیان بە تەواوی ڕووخا بووە هیچ ئاسەوارێکی نەمابوو ئەوەی جێگەی خۆشحاڵی بوو تەنها زیانی گیانی نەبوو ناوەکو زیانی مادی گەورەترین دیان کەوتووە سەریان چونکە لە ماوەی هەموو تەمەنیان ناتوانیان و تەنها خانوانە دروست بکەن ئەوە کۆمپانیای ڕووناکی یەکێ لەو هاوڵاتیانشی قەرەبوو کردەوە بە خانوویەک وە کەمپینێک ڕاگەیەندرا بۆ قەرەبووکردنەوە یان هاوکاریکردنی دانیشتوانی قەزای دەربەنی خان ئەو قەرەبووش هەتا ئاستێکی باش هاوکاری زیان لێکەوتواری قەزای دەربەنی خانی بەڵام هەموو ئەمانە کەوتمان جێگەی دەستخۆشیە بەڵام هەموو ئەوانە نەبووە مای ئەوەی کە زیانەکانی سەر قەزای دەربەنی خان قەرەبوو کاتەوە ئەمە بە تەواوی ئەرکی حکومەتی هەرێمی کوردستان بوو کە بواە بە تەماوڵاتیانی خۆیەوە بەهاتایە و لە کارەساتێکی ئاوا قەرەبووی زیان لێکەوتوانی دانیشتوانی دەربەنی خانی کوردستان زۆر باشە دەمەوێت بزانم ئێستا لەم سێ ساڵیادەیە ئێوە وەکو دەربەندی خانەکان پەیامتان چییە بۆ حکوومەت لەوەی کە تا ئێستا لە ئاست پێویستانەی توانی و ئاوەڕ لەو ناوچەیە بداتەوە و بەتایبەتی قەرەبووی زیان لێکەوتوانی بوومە لەرزەکە بکاتەوە وڵا هیوام وایە پێشەی وەڵامی پرسیارەکەی جنابتان بدەمەوە حکومەتی هەرێمی کوردستان نەک بە تەنگ داواکانی ئێمەوە بەڵکو بە تەنگ داوای سەرجەم دانیشتوانی هەرێمی کوردستانەوە بێت چونکە بەڕاستی نەک دەربەنی خان کە کارەساتێکی گەورەی بەسەرات بۆ پێش 3 ساڵ لەمەوبەر و تاکو ێستا کەوتمان لە ڕووی دەرونیەوە لە ڕووی زیانەوە ئاسەواری لەسەر دانیشتوانی قەزای دەربەنی خان ماوە بەڵکو بەدەم داوای هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستانەوە ئێمەش وەکو دەربەنی خانەکان هەمیشە ئەم داوانەمان دووپات کردوەوە و لەم کەناڵی بەڕێزتانەوە چەندین جار داوای ئەوەمان کردووە کە بەدەم داوای دانیشتوانی قەزای دەربەنی خانەوە بێن چونکە بەڕاستی شارەکە کارەساتێکی گەورەی بەسەر هاتووە بن یەکێک لەو کارەسەتانی کە ئێمە ڕەنگە ئێستا پێمان وابێ بڵێن کاکە خۆ دەربەنی خانەوە نییە ماڵەکانی لە ڕووخاوە بە پێوە ماوەی کارەساتی چی یەکێک لەو ڕێکخراوانە کە هات لە دەربەنی خان ڕێکخراوێکی بەریتانی بوو ئەگەر هەڵە نەبوو ڕێکخراوی برینگۆپ و کۆمەڵی خەڵکیان لەگەڵا بوو لە ڕووی میعماریەوە شارەزا بوو کە هاتە دەربەنی خان وتی ئەو کارەساتی کە لە دەربەنی خانە ڕوویداوە هەتاکو و دەیان ساڵی تر ئاساوارەکەی بە دەربەنی خان و بە خانۆکان و دیارە و دەربەنی خان لێ ڕزگار نابێت ئەوە ڕێکخراوێک کە ئاماژە بۆ دەیان ساڵی ترەکە چۆن حکومەتی هەرێمی کوردستان هەتاکو ێساکە بەسی پێنج لیژنەیەکە کە پێکی نەیەناوە بۆی کە بزانێ ئەو کارەساتە هەتاکەی ئاساوارەکەی لەسەر وڵاتیانە مێنی لەگەڵ ئەوەی شاملێت ناشارمەوە تاکو ێساکە ئەو کارەساتە لە ڕووی دەرونی و ئاساواری سەر خەڵک ماوە منی شەو لەگەڵ کاکە وشیارە قسەم کردوتم بەڕێستەوە تا ئێستا قسەوە بیرمان کە ئێمە بوومە لەرزە ڕوویداوە بەڕاستی دانیشتوانی دەربەنی خان هەتاکو ێساکە لە ڕووی دەرونی و ئارام نین هەتاکو ئێستاش حکومەتی هەرێمی کوردستان ینی پەیوەندیداریشی لەسەر ئاساییکردنەوەی باری دەرونی هاوڵاتیان نەکردووە ڕەنگە جوڵەیەک لە شوێنێکی تر ئاسایی بێ بەڵام لە دەربەنی خانێک سەر بۆ 3 ساڵەوە بەرەگەڕێت بۆیە ئەرکی حکومەتی هەرێمی کوردستانە جیا لەوەی کە پرۆژەکان یان داواکانی خەڵک بەجێ بگەێن و جێبەجێکە ئاکی ئەوەی شەکە لە ڕووی دەرونیەوە جارێکی تر هاوڵاتی دروست بکاتەوە لە ڕووی دەرونی و ئارامی بۆ هاوڵاتیان بێن زۆر سپاس بۆ بەڕێز کاگا و کارقادر کە لە دەربەنی خانەوە لەگەڵمان نابووی سپاس بۆ ئەوی کاتی خۆت بێمە بەخشی بەڵە بەڕێزان دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. بەرهەمە پاککەرەوەکانی یۆپاک گەرەتەوێت قاپەکانت بە جوانی پاک ببنەوە و زیان بە تەندروستیت نەگەێنێت ئەوە زاهی یۆپاک بەکاربێنە.
گەرتەوێت بە دوور بیت لە هەموو جۆرە میکرۆبێک و دەستەکانت بۆنیان خۆش بێت ئەوە سایلی یۆپاک بەکاربێنە. فاسی یۆپاک بەرهەمێکی ناوازەیە و ڕەنگی جلەکانت دەپارێزێت و بێبۆنە و زیان بە تەندروستیت ناگەێنێت بۆ جلی سپیش بەکاردێت. فلاشی یۆپاک بێبۆنە و بێزیانە و هەمیشە و زیاتر هەست بە پاک و خاوێنی ماڵ و مشتەمەلاتەکەت دەکەیت. ڕووناکی و جوانی و بۆنی خۆش بە مۆجزەی یۆپاک بەدیدێت. پاکەرەوەکانی یۆپاک بەرهەمێکی ئێرانیە و زیان بە تەندروستی ناگەێنێت. باوەڕپێکراوی وڵاتانی ئەوروپایە و بۆ زۆربەی وڵاتان هەنارداکرێت. بۆ دەستکەوتنی بەرهەمەکانی یۆپاک پەیوەندی با کۆگای بەرهەمەوە بکەن. ناونیشان سلێمانی ئیبراهیم ئەحمەد پشت بەنزینخانەی وڵات. بەرهەمە پاکەرەوەکانی یۆپاک. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە. بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە. بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە. وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە، ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەر بەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت. بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە. گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە. بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیاڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات. زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC-A37 ئارامی و دڵنیایی. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆ یانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کورتێکی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. شەوی ڕابردوو گەورە بازرگانی دەرمان لە وڵاتی تورکیا بە کۆرۆنا گیانی لەدەستدا. عەلی حەسەن ناسراوە بە عەلی قەمبور بەڕێوەبەری گشتی کۆمپانیەکانی هۆز و بەڕێوەبەری کۆمپانیای ئەو مێدیکاش بۆ دەرمان بۆ هۆی توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا گیانی سپارت. عەلی قەمبور یەکێک بووە لە گەورە بازرگانەکانی دەرمان لە پارێزگای هەولێر و خەڵکی کۆیە و پاش توشبوونی بە کۆرۆنا گەیەنرایە وڵاتی تورکیا. بەڵام پاش چەند ڕۆژێک لەمانەوە لە نەخۆشخانە بۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانی لەدەستدا و بڕیارە تەرمەکەی بێنرێتەوە هەرێم و لە هەولێر بە خاک بسپێردرێت. تەنها لە ماوەی 11 ساڵدا 6,000 پرۆژە بە بەهای 100 میلیارد دلار لە عێراق ڕاگیراون و پەکیان خراوە. مزهور محەممەد ڕاوێژکاری ئابووری مستەفا کازمی ئاشکرای کرد لە ماوەی ساڵانی 2010 بۆ 2019 6,000 پرۆژە لە عێراقدا ڕاگیراون و پەکیان خراوە کە بە بەهای 100 میلیارد دلار مەزەندە دەکرێن. ئەو ڕاوێژکارە ئابووری کازمی ئەوەی خستۆتە ڕوو لەگەڵ دروستبوونی هەر کوردێنانێکی دارایی ساڵانە دەبێت پرۆژەکان ڕاوەستن و تەنها پرۆژە ئەستراتیژیەکان کاریان لەسەر بکرێت کە پەیوەندیان بە ژیانی خەڵکەوە هەیە. ئۆپەراسیۆنەکانی داماڵینی چەک لە دەستی خەڵک بەردەوام و بە پێی ئامارەکان تا ئێستا نزیک بە 300,000 پارچە چەک دەستی بەسەردا گیراوە کە گومان دەکرێت ڕێژەی چەک لە دەستی خەڵک زیاتر بێت لە 1 ملیۆن پارچە چەکی گەورە و بچووک. ئۆپەراسیۆنی داماڵینی چەک لە دەستی خەڵک لە پارێزگاکانی بەغدا و بەسڕە و زیقار و دیوانی و میسان و ئەنبار هەڵمەتێکیان دەست پێ کردووە کە ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق سەرپەرشتی ئەو هەڵمەتانە دەکەن و بڕیارە سەرجەم پارێزگاکانی عێراق بگرێتەوە.
ئەمریکا ڕێگە نادات عێراق سیستەمی بەرگری موشکی S400 لە رووسیا بکڕێت. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاشکرای کرد ئەمریکا دژایەتی خۆی بۆ کڕینی سیستەمی بەرگری موشکی S400 لە رووسیا دەربڕیوە. محەممەد کەریم ئەندامی ئەنجومەنی نوێنەران لا کوتلەی هاوپەیمانی فەتح دەڵێت چاوەڕێ بوون عێراق لەگەڵ رووسیا گرێبەستی کڕینی سیستمی بەرگری موشکی S400 واژە بکات، بەڵام ئەمریکا جەختی لەوە کردوێتەوە بە هیچ شێوەیەک ڕێگە نادات عێراق لەگەڵ رووسیا ئەو گرێبەستە بکات و هیچ جێگرەوەیەکیش بۆ عێراق پێی نییە. بە بڕوای ئەو پەرلەمانتاری کوتلەی فەتح ئەو ڕێگریە ئەمریکا وای کردو عێراق ناتوانێت لە ڕووی بەرگری ئاسمانیەوە هیچ پێشکەوتنێک بەخۆیەوە ببینێت. پاپا فرانسیس پاپای ڤاتیکان پشتیوانەکانی خۆی بۆ هاو ڕەگەزبازەکان ئاشکرا کرد. فرانسیس پاپای ڤاتیکان لە میانەی چاوپێکەوتنێکدا بوو. ئاشکرای کرد پشتیوانی هەموو یەکێتی و سندیکا مەدەنیەکانی هاوڕەگەزبازەکان دەکات و باوەڕی وایە هاوڕەگەزبازی وەک جێگرەوەیەکە بۆ هاوسەرگیری. ئەوە یەکەم جارە پاپای ڤاتیکان بە ئاشکرا پشتیوانی لە هاوڕەگەزبازان بکات و داواش دەکات لە ژێر یاسایەکی مەدەنیانەدا پارێزراو بن. دەستگای هەواڵگری FBI ئەمریکا ئاشکرای دەکات ئێران و رووسیا دەستوەردان لە هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ئەمریکا دەکەن. دەستگای هەواڵگری FBI ئەمریکا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کرد ئێران و رووسیا تۆماری دەنگدەرانی ئەمریکایان دەستکەوتووە و لە هەوڵی دەستوەردانن لە هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی ئەمریکا. جۆن ڕادکلیفن بەڕێوەبەری یاسایشی نیشتیمانی لە دەستگای هەواڵگری FBI ڕایگەیاند ئێران هەستاوە لە ناردنی ئیمێڵی ئاژاوی گێڕی و چۆنیەتی دەنگی ساختە بۆ ئەوەی زیان لە هەڵبژاردنەکان بدات. هەروەها هەستاوە بە دروستکردنی ڤیدیۆ کە چۆن دەتوانرێت دەنگی ساختە بدرێت گەر لە دەرەوەی ئەمریکاش بێت. ئەو بەرپرسی یاسایشی نیشتیمانی باوەڕی وایە ماڵپەڕەکانی تایبەت بە تۆماری دەنگدەران لە مەترسی هاکردندا بوون. پێشتریش میدیاکانی ئەمریکا ناوەڕۆکی بەشێک لەو ئیمێڵانەیان بڵاو کردەوە کە دەوترێت لەلایەن ئێرانیەکانەوە دەنێردرێت بۆ دەنگدەرانی دیموکراتەکان و پێیان دەوترێت دەنگ بە دۆناڵد ترامپ بدەن گەرنا بەداوتانەوە دێن. کورتی هەواڵەکانتان پێشکەش کرا و پاژناو بڕێک دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام. بینەرانی عزیز دەچینە لای پەیامنێرانمان سەرەتا دەچمە هەولێر لای پەیامنێرمان حسێن محەممەد پەیامنێری وەرشی حسێن سڵاوی خوا لەبێت چالاکە وەرشیەکان لە هەولێر چین. بەڵ سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام جەلال لە ئێستادا پاڵەوانتییانەکانی کوردستان بۆ یاری تێنسی سەرزەوی لە شاری هەولێر دەست پێ کردو پاڵەوانتەکەەوە بڕیارە ماوەی هەفتەیەک بخانێ نزیکەی 16یانە بەشداریان لە پاڵانتێکە کردووە دەمێ باسی بە شێوەیەکی گشتی پاڵانتێکە بکەم لە ئێستادا لە هەردوو یاریگاکانی یەکێتی تێنس لقی هەولێر یاریەکان بەڕێوە دەچێت ئەگەر هاوکارم وێنەکان بگوازێتەوە لە یاریگای دووەم هەردوویانەی پێشمەرگەی سلێمانی و ئاکرێ بەیەکگەیشتون و لە یاریگای یەکەمیش هەردوویانی غازی شیمال و سیروانی شارە زۆر ڕوبەڕوو یەکتر بوونەتەوە. یاریەکان بە شێوەی کۆمەڵە دابشکراون بەسەر چوار کۆمەڵە یانەکان ڕوبەڕوو یەکتر دەبنەوە دواتریش هەشت دیانە دەگەنە قۆناغی هەشت و لەوێش یانەکان ڕوبەڕوو یەکتر دەبنەوە تا پاڵەوان بە دیار دەکەێت. دەسمەلای دکتۆر ڕۆستەم سەرۆکی یەکێتی تێنسی کوردستان دکتۆر ئاستی پاڵانتیکە چۆن دەبینن ئەمڕۆ یاریکردنەوە بەڕێوە دەچێت. سەرەتا زۆر بەخێر بێن ئەوڕۆ یاریەکان دەستی پێکرد بە دوو یاری و کاتژمێر دووش یاریەکان بەردەوام دەبیتن وەکو باس کرا چاوەڕێ دەکرێتن کەەوە منافسێکی زۆر بکرێتن لە بینی یانەکان و یانەکان بەڕاستی لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان بەشداریان کردیە هەتا لە هەڵەبجە و لە سلێمانی و لە کەرکووک و لە دهۆک و هەشت یانە یانی نیوە یانەکان لە شاری هەولێرە و یانەکانی تریش ئی شارەکانی تری هەرێمی کوردستانە یاریزانی زۆر باشترین یاریزانەکانی هەرێمی کوردستان بەشداریان کردیە چاوەڕێ دەکرێت کەوا میوانێکی بەهێز لە نێو یاریەکان بکرێتن.
دکتۆرەوەی دەبینین یاریگاکان نۆژەن کراوەتەوە واروە بەشداریکردنی یانەکانیش بە شێوەیەکی باشە لەسەر ئاستی یاریزان و لەسەر ئاستی یانەکانیش کە وەکو ڕێژە ئێوە وەکو خودی خۆتان چاوەڕوان دەکەن پاڵۆنتێکی بەهێز ببینن ئەوما وەکو یەکێتی تێنیسی کوردستان وەکو یەکێتی تێنیسی هەولێر هەرچە هەبووە لەسەر شانمان ئامادەکاریی تاوامان کردووە بە هەموو شێوەیەک بە پاڵپشتن ینی پاڵپشتیمان کردی لەسەر خۆمان بە ئەرچی خۆمان هەستاینەکەەوە ئەم یاریگانەمان ئامادە کردووە و نۆژەنمان کردەوە و ئەمەش بەڕاستی جێگای مەجالەکە بە ئەمە یعنی داوا لە یانەکان بکەینکەوە زیاتر پشتگیری یاریزانەکان بکەن یاریزانەکان بە تایبەتی ئیشارەکان کە هاتوونە ینی پێویستیان بە پشتگیری دارەیە چکە دەبینێنەوە لێرە سێ ڕۆژ چاوەڕێ دەکرێت وەکو باسم کرد یاریزانی باشیان هەیە یانەکان بەڵام پێویستیان بە پاڵپشتیە یعنی هیوادارین یانەکان هەموو شارەکان ملان لەگەر یەکتری بکەن کامە یانە بەهێز بیتن ئینشاءالله دەبتە پاڵەوانی ئەو بتڵەیە سپاس کاکتۆر کاکزەرە دەمێت درێژە بە زیاتر بە زانێرەکانی ناو پاڵۆنتێکە بدەم 16 یانە بەسەر 4 کۆمەڵە دابەشکراون ئەو چواریانەیە کە لە 4 کۆمەڵەکەدان هەر چواریانە ڕوبەڕوو یەکتر دەبنەوە بە جێرەی خشتە ڕۆژانە یاریەکان لە کاتژمێرنەوەی بەیانی و دواتر لە 2 نیوەڕۆ لە 5 ئێوارە و لە 8 ئێوارە ئەین ڕۆژانە یاریەکان لەو دوو یاریگایە بەڕێوە دەچێتن ئەوەی تایبەت بێ بە یانەکانیش هەریانەیە بۆی هەیە لە 3 تا زیاتریش یاریزانی بەشداری پێ بکاتن تاوەکو یاریزانەکان ڕوبەڕوو یەکتر ببنەوە لە یاری یەکەم یاریزانی تاک بەرامبەر تاک ڕوبەڕوو دەبێتەوە لە یاری دووەم دوو یاریزان بە جوود ڕوبەڕوو یەکتر دەبنەوە لە یاری سێمیش دوو یاریزانی تاک لە ئەگەری بردنەوەی هەریانەیەک لە یانەکەی تر بە دوو یاری لە یاریەکە براوە دەبێت و ڕێژەی خاڵەکانی بۆ ئەژمار دەکرێت یەکەم و دووەمی هەر کۆمەڵەیەک دەگاتە قۆناغی هەشت دواتر لە قۆناغی هەشت بە شێوەی مەقەس ڕوبەڕوو یەکتر دەبنەوە و تا یاری کۆتایی ئەوەی تایبەت بێ بە پاڵۆنتێکە لە ساڵی ڕابردوو ئەم کاتانەوە پاڵۆنتێکە بەڕێوە نەچوە ساڵی ڕابردوو یانەی نیشتیمان توانی ببێتە پاڵاوان و یانەی هەولێریش توانی ببێتە خاوەنی پلەی دووەم ئەو دویانێژەم ساڵ بە شێوەیەکی زۆر بەهێز خۆیان بە پاڵۆنتێک ئامادە کردو تاوەکو ڕکابەری نازناوەکە بکەن یانەی هەولێر وەکو ئەوەی کەوا ببێتە پاڵەوان و یانەی نیشتمانیش پارێزگاری لە نازناوەکەی بکاتن دەگەڕێم بۆ لای ئێوە زۆر سپاس بۆ پەیامنێرمان حسێن محەممەد پەیامنێر وەرشی لە هەولێر سپاس بۆ زانیاریەکانت بەڵە بەڕزان هەر لە بڕگەی پەیامنێران دەچینە چەمچەماڵ و پەیامنێرمان جەلال جەباری وەردەگرین جەلال سڵاوی خۆی گەورەت لێ بەم کاتت باش گرنگترین زانیاریەکانیان ڕۆی چەمچەماڵ چین بۆ ئێمە بۆ بینەرانی بگوازیتەوە فەرموو بەڵێ سڵاوی خی گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە لە ئێستاە من لە بەردەم یاریگای یانەی وەرشی چەمچەماڵم لێرە ئەگەر کامێرەمانەکەم ئاماژەی پێ بکات بڕیار بوو ئەمڕۆ یاری کۆتایی یانە پلەیەکەکانی کوردستان لە نێوان هەردوو یانەی چەمچەماڵ و یانەی هەڵۆ لەسەر ئەم یاریگایە بەڕێوە بچێت بەڵام بە بڕیارێکی یەکێتی تۆپی پێی کوردستان بۆ جاری سێم یاریەکە دواخرا دیار ئەم یاریە بڕیار بوو لە 22 دووە تا 22 شوباتی ئەم ساڵ بەڕێوە بچێ بەڵام ئەو کات بە بیانووی ئامادە نەکاری بۆ یارێکە لە لەنێکی تۆپی کوردستانەوە یارەکە دواخرا بۆ 12 ئادار و ئەو کاتیش بە بیانووی بڵاوبوونەوە و تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆناوە یارەکە دواخرا بۆ 22 ئەم مانگەوە تا بۆ ئەمڕۆ بەڵام ئەمڕۆیش یەکێتی تۆپی کوردستان بە بیانووی ئامادەبوونی هاندەر لێرە بە بڕیارێک لە کۆبوونەوەکانی ڕۆژانی ڕابردووە یارەکەی ڕاگرتووە و هەرەمش ناڕەزایی یانەکە و هاندەرانی یانەکەی لێکەوتوتەوە و بڕیارە ڕۆژی شەممە یەکێتی تۆپی پێی کوردستان لە شاری هەولێر کۆبێتەوە و بڕیار بدا لەسەر بڵین دیاریکردنی کات و شوێنی یارەکە کە بە پێ و زانیارەیە من وەرم گرتووە پێچی یارەکە لە قەزای چەمچەماڵ بەڕێوە نەچێ بەوەی کە هەندەر ئامادە نەبێ و تەوەرێکترەمەوە قسەی لەسەرکەم بریتە لەوەی کە بڕیار بوو ئەم ساڵ لە مانگی سەیە بە شێوەیەکی تیر و پشک 145 دۆنم زەوی بەسەر ئەو فەرمانبەرانەیە دابەش بکرێت کە فەرمانی وەرگرتنی زەویان هەبووە لە ماوەکانی ڕابردووە کە فەرمانبەر هەیە ماوەی 30 ساڵە فەرمانی وەرگرتنی زەوی هەیە تا ئێستا پێی نەدراوە بەڵام ئەو کاتیش هەر بە بیانووی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و پرۆسەکە دواخرا و ئەوەی کە من ئەم شەو قسەم لەگەڵ سەرۆکی شارەوانی چەمچەماڵ کردووە بڕیارە لە سەرەتای مانگی 11 لە پرۆسەیەکدا و بە ئامادەبوونی دەستگاکانی ڕاگەیاندن و مختاری گەڕەکەکان
بە شێوەیەکی تیر و پشک ئەو پرۆسەیە بەڕێوە بچێ واتا 145 دۆنم زەوی لە سنووری شارەوانی چەمچەماڵ بەسەر ئەو فەرمانبەرانەیە دابش بکرێت کە لە ماوەکانی ڕابردوودا فەرمانی وەرگرتنی زەویان هەبووە و پێیان نەدراوە و فەرمانبەران داواکارن کە هیچ جیاوازیەک نەکرێ لە دابشکردنی زەویەکانە و خزمێنە و هیچ واستەکاریەک نەبێ و سەرۆکی شارەوانیش ئاماژەی بەوە کردکەوان بە شێوەیەکی تیر و پشک ئەو پرۆسەیە ئەنجامەدەن و هیچ بڵین جیاوازیەک لە نێوان فەرمانبەراندا ناکرێ لەو پرۆسەیەدا. و تەوەرێکتر ئەمە قسەی لەسەرکەم شەیداخان بریتە لە بەردەوامی کێشەی کەم ئاوی لە سنووری قەزای چەمچەماڵ و هەردوو ناحەی شۆڕش وتەچێ کە ئێستا ئێمەوە زیاتر لە مانجێکە لە وەرزی پاییزان بەڵام بەراورد بە وەرزی هاوین تا ئێستا کێشەی کەم ئاوی لە سنوورەکە نەک هەر چارەسەر نەکراوە بەڵکو کێشەکە ڕۆژ بە ڕۆژ لە پەرەسەندندایە لە ئێستاە سەرەی پێدانی ئاو لە سنتەری گەڕەکەکانی قەزای چەمچەماڵ لە ماوەی 8 ڕۆژ تا 10 ڕۆژدایە و لە گەڕەکەکانی هەردوو ناحەی شۆڕش و تەچێ لە ماوەی 10 تا 15 ڕۆژدایە واتە هاوڵاتیان بە 2 ڕۆژ تا 15 ڕۆژ یەکسەرێ ئاویان پێدرێت کە ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە هاوڵاتیان ناچارن بە پاراوە بکڕن و باری سەرشانیان لەم قەیرانەداری و لەم بێموچەیەدا قورس بکرێ و لە ماوەکانی ڕابردوودا چەندین جار پارە تەرخان کراوە بۆ ڕاکێشانی هێڵی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ کە چارەسەری بنەڕەتی کێشەکەکە بەڵام بە بیانی جۆرا و جۆر تا ئێستا ئەو پرۆژەیە جێبەجێ نەکراوە و بە جۆرەی دوایین زانیاری کە من وەرم گرتووە لە ئێستاە جێبەجێکردنی پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ نزیکەی 100 میلیارد دیناری پێویستە ئەمە کۆی زانیارەکان و لای من ئەگەر پرسیارێکی تایبەتتان نەبێ ئەگەڕێمەوە لای ئێوە. زۆر سپاس بۆ پێیانێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت. مەڵە بەڕزان دەچینە تەوەری دومی پرۆگرامەکەمان کە تەوەرێکی تەندروستی و باس لە بەکتریای مەعیدە دەکەین زین بەکتریای مەعیدە چیە و نیشانەکانی چین و هەروەها تاکێک ئەگەر ئازاری سکی هەبێ بزانین سکێشە و قۆڵۆن چۆن جیا بکرێتەوە لە بەکتریای مەعیدە. بۆ قسەکردنی زیاتر لەسەرم تەورەی میوانداری زۆر بەڕێز دکتۆر هۆشمان ڕەحمان پسپۆڕی نەخۆشی هەناویمان کردو و هەروەها خوێندکاری دکتۆرایە لە نەخۆشیەکانی هەرسوجگەر کاک دکتۆر زۆر بەخێر بێت زۆر سپاس سەرتاگە پێمان بڵێ بزانین بەکتریای مەعیدە چییە؟ بەڵێ بە ناوی خوا ئێچ پایلۆری یان بەکتریای مەعیدە هەر لە ناوەکەوێ و دەرەکەوێ کام بەکتریای زیاتر لە ناو گەدەی مرۆڤ ئەژی هەرچەند لە شوێنەکانی تریش تا ڕادەیەک ئەتوانێت بژی بەڵام زیاتر لە ناو گەدەی مرۆڤ و دوانزەگرێ کە بەشی یەکەمی ڕێخۆڵەباریکەیە لە شوێنانەیە ئەژی ئەم بەکتریایە نزیکەی 120 ساڵ زیاترە دۆزراوەتەوە بەڵام ڕەبتی بە نەخۆشیەکانی گەدەوە نزیکەی 38 بۆ 40 ساڵە پێیان زانی و دۆزراوەتەوە کە تەسیرەکاتە سەر گەدە و نەخۆشیەکانی گەدە دروستەکە. ئەم بەکتریایەش بە حکمی ئەوەی کە توانای هەیە لە ناوەندێکی ئەسیدا لە ناوەندێکی ترشە بژی وای کردووە بۆ ساڵەها لە مەعیدەیە بمێنێتەوە و لە هەنێک خەڵکان نەک لە هەموویە زیان بە گەدە بگەێنێ. گرنگترین نیشانەکانی ئەم نەخۆشیەچین بۆ نمونەی تاکێک ئەگەر تووشی بەکتریای مەعیدە بێت چۆن بدانێت نیشانەکانی چیە؟ بەڵێ بوونی بەکتریای مەعیدە هەر هەبوونی بەکتریاکە معنای ئەوە نییە کە کەسەکە نەخۆشەکەوێ زۆربەی زۆری ئەوانەی بەکتریای مەعیدەیان هەیە هیچ جۆرە نیشانەیەکیان نییە نزیکەی لە 185 ژیان بە درێژایی ژیانیان هیچ نیشانەیە دروست ناکە بەڵام لەوانەی کە نیشانە دروستەکە سەرەتا لەوانەیە دڵتێکچوونێکی ئاسایی بێ یان زووت هەستکردن بە زووتێربوون یان ئازارێکی زۆر کە ئەمە باوترین نیشانەیە کە نەخۆشیێنێ بۆ نەخۆشخانەکان ئازارێکی زۆر لە بەشی سەرەوەی سکا کە مەعیدەکە هەنێ جار کەسەکە هیچ ئازارێکیشی نییە بەڵام تەنها قڕقێنە دڵتێکچوون هەستکردن بە زووتێربوونی هەیە و کۆمەڵە نیشانەی تر کە دوای دروستبوونی برین دروستەبێ یان ماکەکانی دەرەکەون ئەوانش کۆمەڵە نیشانەی ترن جیاوازن لەم نیشانە کەواتە ئەگەر نەخۆش زوو سەردانی پزیشک نەکات ترسی ئەوەی هەیە کە بێتە برین ئەم بەکتریە لەناو مەعیدەیە؟ بەڵێ ڕاستی شتەکە پەیوەندی بەوە نییە کە زوو سەردانی پزیشک بکە یان نا ئەو کەسانەی کە نیشانەیان نییە هیچ پێویست ناکە ئەگەر بەکتریای گەدایان هەوێت سەردانی پزیشکیش بکەن ئەگەر پێی نەزانم نیشانەی دروست نەکردبێ و فەحسیشی نەکردبێت لەوانەیە هەیبێ ئەمە هیچ پێویست ناکە قەلق بێ یان سەردان بکە بەڵام ئەوانەی کە نیشانەیان بۆ دروست بوو
بە تایبەتی کەسێک تەمەنی 6 ساڵ کەمترە تووشی بەدهەرسی بوو معیدەی زوو پڕ بوو لە خواردن زوو تێر بوو ئشتهای خواردنی کەم بوویەوە یا کەم خوێنیەکی هەبوو ئەمە وا باشترە سەردانی پزیشکی پسپۆر بکە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکەی زۆر باشەکە تۆ باز لەوە دەکەی کە پێویست ناکات سەردانی پزیشک بە ئایا ئەمە هیچ زیانێکی نابێت ئەگەر بەکتریای معیدەشی هەبێت و بەڵام هیچ نیشانەیەکی نەبێت ئەم نەخۆشە نەزانێت دوجار هیچ زیانێکی نابێت بۆ باڵێ وەکو پێم وتی ئەگەر 100 کەس بەکتریای معیدەیان هەبێ نزیکەی لە 115 یا لە 115 بۆ 20یان برینی گەدە دروستەکە و مەشاکل بۆ معیدە دروستەکە نزیکەی لە 185 یان بە درێژایی ژیانیان ئەم بەکتریان هەیە و هیچ مشکلەیەکیان نییە لەبەرەوە پێویست ناکە هەموو کەسێ فەحس بکە بگەڕێ بە شوێن یا و ترسیەوەی هەبێت کە ئەم بەکتریای معیدەی هەیە زۆر باشەواتە ئەو 185 کە ڕەنگە حاڵەتەکەیان تێ دەرنەکەوێت پێویست ناکە بچن پشکنین بکەن لە خۆیان بپرسنەوە چکە ڕەنگە دوجار ئەمانش ببن بە بەشێک لەو 115 کە هەیە ئەگەر نیشانەی نەبێ نەخێر بەڵام هەنێک گروپی تایبەتمان هەن کە پێیان ئەڵێن گروپە مەترسیدارەکان وەکو ئەوانەی کە دکتۆر لەبەر فەقەراتە لەبەر ئازاری پشتە هەنێ عیلاجی درێژخایەنی بۆ ئەنووسێ کە زیان بە معیدەیە گێنن بۆ نمونە ڤۆڵتارینە پرۆفینە ناپرۆکسینە هەنێ عیلاجی تایبەتن کە زیان بە معیدە ئەگەن ئەمانە بێ پشکنین بکەن گروپێکی تر هەیە کە بە درێژایی ژیانیان ئەبێ حەبی ئەسپرین وەرگرن بۆ نەخۆشیەکانی دڵوا باشترە پشکنین بکەن گروپێکی تریش لەوانە کە زەرورە جگەرەکێشەکانن ئەمانە وا باشترە هەر جۆرێکیان کردو یعنی پشکنینێکی ئەچپایلۆری بکەن بۆ ئەوەی ئەگەر ئەم بەکتریان هەبێت لە خەڵکی تر زیاتر زیانیان پێ ئەگەیەنێ و مەترسی بۆ سەر ژیانیان دروستەکە گروپێتر لەوانە کە پێویستە سەردانی پزیشک بکەن ئەوانەی کەم خوێنیان هەیە و هۆکارەکەی نەزانراوە یان خەپلەکانی خوێنیان کەمە و نازانین سەبەبەکەی چییە ئەمە وا پێویستە پشکنین بکەن ئەگینا ئەوانی تر کە هیچ نیشانەیەکیان نییە پێویست ناکەن لە خۆی بڕۆ پشکنینێ بکە و چارەسەر وەربگرێت زۆر باشایە ئەم نەخۆشیە بەکتریای گەدە ئەگوازرێتەوە یان بۆ ماوەیە چکە بینی لە چەند خێزانێکدا چەند کەسێکیان توش بوون ئایا بۆ ماوەی کاریگەری هەیە یاخود ئەگوازرێتەوە وەکو بۆ ماوە تا ئێستا نەسەرمێنراوە کە بۆ ماوە کاریگەری هەبێ بەڵام سەر چاوی گواستنەوەکەی بەڵێ لە ئینسانەوە بۆ ئینسان ئەگوازرێتەوە لە ڕێگەی لیکەوە ئەگوازرێتەوە لە ڕێگەی شتێکترمان هەیە پێڵەن فیکۆ ئۆڕڵ یعنی کە ئەچێتە دەمی ئەم ئینسانەوە و لە پیسەکەیان دەرئەچێ دوای ئەوە جوان دەست ناشوە لەوانەیە خواردن با بە کەسی تر تەوقە بکە لەگەڵ خەڵکانی ترە یان لە هەمان پەرداخە ئەو بخۆنەوە ئەمانە سەرچاوی گواستنەوەکانن بۆ کەسانی تر یا لە ڕشانەوەکەیەوە کە دەستی بەرامبەری بەربکەوێ ئەبێتە سەرچاوەیەک بۆ گواستنەوەی ڕێگەیەکی تری گواستنەوەی ئەوەیە ئاوی پیس لەوانەیە ئەگەر دڵنیان نەبی لە سەرچاوی ئاوەکەت لە ئاوی ڕووبارەوە ئاوی بیرەوە یان ئاوێک کە پاڵفتە نەکرابێ احتیمالی زۆرە لەمەشەوە توش ببی یەکێ لە احتیمالەکانی تر پیسبوونی خواردن بەدەستی ئەو کەسی کە توش بووە بە بەکتریاکە ئەمەش ڕێگەیەکی ترە زۆر باشە جیازیەکەی لەگەڵ نەخۆشیەکانی دیکەی هەناویە وەک شتەتەشی داماژەی پێکرا زارێک لە ناوسکمانە هەیە چۆن بزانین ئێمە 115 ئەوانین کە بەکتریای معیدەمان هەیە یاخۆت لەمە خۆڵۆنە یا پێوەستە بە دوانزەگریەوە پێوەستە بازارەکانی تری بەش ناو قسەکان جوان خۆی ڕاستی هەموو ئازارێکی گەدە بەکتریای معیدە نییە چکە کۆمەڵە سەبەبی ترمان هەیە کە ئازاری معیدە ئازاری ناوسک ڕیخۆڵەکان دروستەکەن یەکێ لەو سەبەبانەی کە برینی گەدە دروستەکە هەر ئەوەیە جگەرەیە حەبی ڤۆڵتارینە پرۆفینە هەنەجار سترێسە قەلەقیە ئەمانە برین دروستەکەن هەنەجار سەبەبەکەی بە هیچ شێوە نادۆزرێتەوە ڕەبتی بە بەکتریای معیدەوە نییە جا بە ئەوی دڵنیابین کە سەبەبی ئەم برینە بەکتریای معیدەیە ئەبێ فەحس بکەین ئێمە ئەبێ پشکنین بکەین بە پشکنی یەکلایە بێتەوە کە پشکنینەکەمان کرد و بەکتریای معیدە دەرنەچوو ئەو کاتە بە شوێن سەبەبی ترا ئەگەڕێن مەسەلەی قۆڵۆنیش ئەوە شتێکی جیاوازە شوێنی ئازارەکەی جیاوازە و پزیشکە توانێت دیاریکە جۆری ئازارەکەی جیاوازە ڕەبتی بە هەنەجار قەبزی هەنەجار سکچوونەوە هەیە شوێنی ئازارەکەی خواردترە پێچهاتنێکە بە ناوسکی نەخۆشیەیە کە زۆر جاروا وەسفیەکان غازاتێکی زۆری هەیە ئەمە دووشتی گیان زیاتر دکتۆرە توانێت جێی کاتەوە زۆر باشە پشکنینی بەکتریای گەدە چۆنەکرێت باز لەوە دەکرێت کە بە دوو ڕێگە دەکرێت لە ڕێگەی خوێن و لە ڕێگای پیساییەوە
کامیان باشترە و هەروەها دەوترێت کە ئەگەر ئەو نەخۆشە لەسەر عیلاج بێت وا باشەکە ئەم پشکنینەی بۆ نەکرێت چونکە ڕاست دەرناچێت. پرسیارێکی جوانە. ڕاستی پشکنینەکان تەنها ڕێگەی خوێن و پیسی نییە، چەند ڕێگەیەکمان هەیە. یەکە لەوانە ڕێگەی خوێنە، یەکێ پیساییە، یەکێ ڕێگەی هەناسەیە. لە ڕێگەی نازووری شوێم ئەتوانی پارچەیەک لە معیدەی کەسەکە وەربگرین و بینێرین بۆ فەحس و دیاری بکەین. باشترین ڕێگەکان کە سەلامەتن ڕێگەی هەناسەیە لەگەڵ ڕێگەی پیسی بۆ تەشخیص و بۆ ئەوەش کە دوایی بیسەلمێنین کە بەکتریاکە لە ناو چووە. لەبەرەوە ڕێگەی خوێن ڕێگەیەکی باش نییە. ئەگەر لە مناڵیە ئەم کەسە بۆ یەک جاریش تووشی ئەم بەکتریا بوو بێ و بەکتریاکەش نەمابێت لە معیدەیە، ئەمە دژەتەنە لە خوێنە هەر ئەمێنێتەوە، لەوانەیە بە درێژایی ژیانی لە خوێنیا هەبێ. هەنێک کەس هەیە یە بۆ لای ئێمە ئەڵێ 3-4 جار علاجم خواردووە، فەحسی خوێنی پێ ئەڵێ هەموو جارە ئیکەمەوە هەر پۆزیتیڤ بەکتریاکەم ماوە. ئەمە غەڵەتە و مەشاکل دروستەکە بۆ نەخۆشکە و بۆ ئێمە سەرێشەیە. لەبەرەوە باشترین ڕێگە ڕێگەی پیساییە لەگەڵ یا ڕێگەی هەناسە. بۆ ئەوەی ئەم فەحسەش بکرێ ئەبێت دکتۆر ئاگای لێبێ و قەرارە. ئەگەر عیلاجەکانی بەکارهێنابێ بۆ نمونە زۆربەی زۆریان ئازاری گەدەیان هەیە ئەم کەسانە. لەبەرەوەی ئازاری گەدەیان هەیە ئەو عیلاجانە بەکارهێنن بۆ کەمکردنەوەی و ئازارە کە ترشی کەمەکەنەوە. بۆ ئەوەی ئەم فەحسە ڕێک و پێک دەرچێ ئەم پشکنینە بتوانین بڵێن پشتی پێ ببەستین، ئەبێ بەلایەنی کەمەوە 2 هەفتە ئەم حەبە بوەسێنێ، ئەم دەرمانە بوەسێنە نەیخوا. هەر کەسێکیش بە هەر هۆکارێک بێ ماوەی مانگێک لەبە و پێش دژە بەکتریای یا ئەنتیبایۆتیکی بەکارهێنابێ، ئەبێ بەلایەنی کەمەوە ئەمیان مانگێک بوەستێ. اینجا ئەتوانی پشت بە فەحسەکە ببەسین. لەبەرەوە تووشی کۆمەڵی مەشاکل ئەبین ئەگەر نەخۆش هەر لە خۆی ئەم فەحسە بکە. باس لە دوو ڕێگا کرد. ڕێگای هەناسە چۆنە؟ ئەو پشکنیان چۆنەکرێت؟ ئەبێت چۆن بێت؟ ئەویش هەر بە هەمان شێو ئەبێ هیچ عیلاجێک بەکار نەهێنێت؟ باڵێ ڕێگەی هەناسەش ئەبێ ماوەی 2 هەفتە ئەو عیلاجانەی کە ترشی کەمەکەنەوە ماوەی 2 هەفتە بە هیچ شێوەیە نەیخواردبێ. ئەوانەی کە دژە بەکتریان بۆ ماوەی مانگێک ئەبێ وەسانەبێتی. لەگەڵ ئەوەشەوە هەنێ ڕێکاری تایبەتی هەیە و تەکنیشنەکان ئەیزانن ئەبێ ئەو ڕۆژە 4 سعات بۆ 5 سعات هیچی نەخواردبێ. دوای ئەوە بڕوە مادەیەکی تایبەت هەیە ئیخواتەوە دوای نیم سعات فوی پیاکە و ئەوە وردەکارێکی لای تەکنیشنەکانە ڕاستی زیاتر. بەڵێ ئەم بەکتریا سووڕی ژیانی هەیە؟ سووڕی ژیانی ئەم بەکتریایە ئێمە پێڵێن فیکۆ ئۆڕڵ. فیکۆ یعنی سووڕی ژیانەکەی مشکلە چییە؟ کەسێک ئەم بەکتریا لە ڕێی ئاوە یا لە ڕێی کەسێک تێوە یا لە ڕێی خواردنەوە ئەچێتە گەدەیەوە. هەنێجار لە پیسایەکەیەوە بە تایبەتی لە مناڵە ئەچێتە دەرەوە کە خۆی پاگەکاتەوە دوایی دەست ناشوە ئەیباتەوە بۆ دەمی دەستی خواردنی پێ ئەخوا سوورەکە دووبارە ئەبێتەوە. یان خواردنێک ئەخوا لەگەڵ دایکیە لەگەڵ باوکیە بە کەوچکێکی هاوبەش یا بە پەرداخی یا بە قاپێکی هاوبەش لە یەک شوێنەوە خواردن ئەخۆن سوورەکە لە دایک و باوکشیە دووبارە ئەبێتەوە. واتە ئەگەر پارێزگاری بک بە و ڕێکارە تەندروستی تایبەتانە سوورێکی ژیانی هەیە کە باکتریاکە تەواو ببێت. بەڵێ ماوەکەی باشترین هۆکار بۆ خۆپارێزی پاک و خاوێنیە. کۆمەڵە شتە یەکێ لەوانە دوورکەوتنەوە لە قەرەباڵخی بۆ نمونە لە ژوورێکە ئەو کەسانە نزیک نەبن چەند کەسێک لە ژوورێکە بخەون یان لە قوتابخانەکانە یا لە خەڵوەتگەی پیریە یا لە سەربازیەکانە هەتا تێکەڵی زیاتر بێ مەجای گواستنەوەی زیاترە. ئەمە یەکێکی تر پاک و خاوێنی دڵنیابوون لە سەرچاوی ئاو. ئەگەر دڵنیابووی لە سەرچاوی ئاوەکەت مەجای لە ناوچوونی زیاترە. یان دەستشۆردن دوای هەموو تەوالێتێک دوای ئەبێ جوان جوان دەستی مناڵەکە یا ئەو کەسە دەستی خۆی بشوە بۆی خەڵکانی تر توش نەکە. زۆر باش ئەو کەسانی کە تووشی بەکتریای گەدە ئەبن ئەو خواردنانە چین کە ئەبێ نەیان خۆن و زیانی هەیە بۆیان؟ باڵە لە کاتی ئەوەی کە برینی دروست کردووە یان لەو کاتی کە بەکتریاکەی هەیە و پێویستە ئێمە عیلاجی بکەین وا پێویستە کۆمەڵی خواردن دوورکەوێتەوە لی کۆمەڵی خواردنی تریشپا. ئەو خواردانەی کە ئەبنە هۆی زیادبوونی ترشی گەدە بۆ نمونە چای خست، قاوە، چۆکلێت ئەمانە ترشی گەدە زیادەکەن. خواردنەوە گازیەکان کە هەنێک خەڵک ئازانێ معدە ئیسفادەی لەکە زووتر خە بە عکسەوە ئەمە زەرەرەیە چونکە ترشی ئەڕێژێ کە ترشی ڕێژە برینەکە ساڕێژ نابێ زیاتر ئەمێنێتەوە.
یەکێتر لەوان لەو خواردانەی کە زۆر عەزیەتی معدەیە و ترشی زیادەکە مەسەلەی چۆریە خواردنەکە هەتا چۆر بێ زیاتر لە معدەی ئەمێنێتەوە کە زیاتر مایەوە ترشی زیاتر ئەڕێژە هۆکارێکی تر کە هینەکە زیادەکە ترشیەکە زیادەکە ئەلکوهۆلە یەکێکتر کە ناڕەحەتی ئەکا و نابێت لەو کاتەیە بیخوا جگارە کێشانە لەبەرەوە ئەبێ لەم شتانە بە دوور بێت تا ئەتوانێت یان ئەو خواردانەی لە قوتو نراون ئەمانە هەموو زیانیان هەیە و ئەبێ لەیان بە دوور بێت ئەو خواردانەی کە سوودیان هەیە باڵێ ئەو خواردانەی کە سوودیان هەیە کۆمەڵی خواردن هەیە کە پرۆبایۆتیکیان تێکراوە یا بە شێوەی کەپسول هەمانە وەکو ماست پەنیر هەنێ پەنیری تایبەت هەیە کە لێرە لەوانەیە دەست نەکەوێت لە مندقی ئەفغانستان و ئەوانە یان لە ئێران یان لە وڵاتانی دراوسی ترا هەن کە فیری پێڵێن نازان نەمان بینیەوە لێرە ئەمە پرۆبایۆتیکیان تێکرێت زۆر ئیسفادەی هەیە کۆمەڵێ میوە هەیە ئیسفادەی لێ ئەەکەن وەکو بلوبێری وەکو شلیک کۆمەڵێک سەوزەوات هەیە وەکو قەرنابیت کاهوو کەلەرم ئەمانە ئیسفادەی باشیان هەیە زۆر باش لە ئەو 150 کاتچکەم بیرم بە لە ئەو 150 ڕەنگە بخۆیان وەکو کۆڕۆناکەوایە ئەم 150 مەترسیەکان بۆستر تەندروستی ئەم 150 چیەکە گەری هەیەتیانە نیشانەکانی دەرکەوێت باسی مەترسیەکانی بەکتریای لە 150 کە باسمان کرد لە شوێنەکە بۆ شوێنێک تری ژەگۆڕێتەوان بەڵام بە شوەیەکی عام ئەوەندەیە یەکەم شت لەوانەیە هەر سیمپڵ یعنی بە ئاسانی ڕووشاویەکی بەسیط لە معدەیە دروست بکە هیچی تر کەمێ دڵتێک چوون و ڕشانەوە شتانە دروست بکە دوو لەوانەیە برینێکی درێژخایەن دروست بکە لە معدە و لە دوانزەگرەیە هەستی پێ نەکەی هەر حەبی معدە بخوا کەمێ باش بێ و تا برینەکە گەورە بێ هەنێ جار ئەوێتە نەزیف ئەمە پێویستە نازوری بۆ بکەین هەنێ جار لەوانەیە ڕیخۆڵی کەسەکە یا معدەی کەسەکە کون بکە و پێویستی بە عملیات بێ ئەگەر هەر چارەسەری نەکەی ئلتیهابی درێژخایەن خانەکان ئەگۆڕێ کە خانەی گۆڕی احتیمالی هەیە احتیمالی لە 100 هەیە تووشی سەرەتانی معدەمان بکە ئەمە یەکێکە لەو شتانەی کە وامان لێەکە بە شوێنیا بڕۆن و چارەسەر وەربگرێ کەسەکە زۆر باش کاکتۆر هاوکاران من پرسیارەوەکەن کە ئەڵەن نەخۆشمان هەیە هەموو نیشانەکانی تێدایە بە فەحسی پیسایی و بەڕێی هەناسەشەوە کردومانە ئەوە دەرنەچووە بەڵێ عیلاجیش وەرەگرێت چارەسەری هەر نییە ئەگەر لە فەحسەکە دەرنەچووە بە شەرتێک فەحسەکە بە ڕێکپێکی کرابە وکوتمان 2 هەفتە حەبی معیدەی نەخواردەبێوانەی ترشی کەمەکەنەوە ماوەی مانگیەک ئەنتیبایۆتیک دژە بەکتریای نەخواردەبێ فەحسەکە بەڕێکی کرابێ و بەکتریاکەی نەبێ هیچ پێویست ناکە عیلاجی دژە بەکتریا وەربگرێ مەبەستی ئەوەیە پشکنینەکەی کردووە ئەوە دەرنەچوە بە هەردوو ڕێگاکە و هەروەها دوجار نیشانەکانی هەموو هەبوو دوجار دەرمانی خواردو عیلاجی خواردووە چارەسەری دەست پێ دەڵم کەواتە ئێمە ئەبێ بگەڕێن بۆ سەرچاوەیەکی تری برینی معیدەکە یا ئازاری معیدەکە پێچ بەکتریان نەبێت کە نەگەتیڤ و بۆ دوو فەحسە باوەڕ پێکراوە پێچێ بەکتریان نەبێت سەبەکەی جاریوە جگەرە کێشانە هەنەجار سترێس و قەلاقیە هەنێجار ئێمە هەر سەبەب نادۆزینەوە ئیدیۆپاتیکی پێڵێن ئێمە ئەبێ بە شوێن سەبەبی تریا بگەڕێن هەر بە چارەسەر وەڵامی نەدایەوە کەواتە پێویستە ئەم کەسە نازور بکە سێری ناو معیدەی و بەشی یەکەمی و بەشی دووەمی ڕێخۆڵی بکەین زەی مەشاکل چییە هەنێجار نەخۆشیە خراپەکانە شێرپەنجەیە برین دروستەکە لەبەرەوە وا پێویستە ئەو کەسەی وەڵامی نییە بۆ عیلاج تا مدەتێکی زۆر چاودێری کرا وا پێویستە نازۆر بکە لە هەر تەمەنێکە بێت ئاساییە کە نازۆری بۆ بکرێت بۆنمونە لە نێوان 15 بۆ 16 ساڵ بە ترسی نییە بۆی باڵێ تەمەن مشکلەمان بۆ دروست ناکە لە نازۆرە کۆمەڵەشتی تر هەیە بۆ نمونە باری تەندروستی نەخۆشی کۆمەڵە نەخۆشی تر هەبێ یان هۆشی تەواو نەبێ یا لە شۆکە بێ زەختی زۆر دابەزی بێ یان کەسێک کە حاملە بێت تا ڕادەیەک نازورەکەی دواخێن بۆ مانگی 4 و 5 ئەوانە ئەگینا وەکو تەمان هی بە هیچ شێوەیە ڕێگر نییە لە کردنی نازور کەواتە کەسێک ئەگەر هەموو نیشانەکانی هەبێت لە ڕێگەی ئەم دوو پشکنینەوە بە نێگەتیڤ دەرچوو بێت و دوجار بە دەرمانیش هیچ چارەسەرێکی نەبێت ضرورە کە ئەبێ ئەو نازورە بکرێت و ئیهمالی نەکات نازور بکە و ئیهمالی نەکا بۆی سەبەبەکەی بزانێت کە نازوریشمان کرد هەنەجار هیچ دەرناچێت پێڵێن فانکشنال یعنی شتەکە ئۆرگانیک نییە برین نادۆزیتەوە نیشان و ئازارەشی ئەوە کۆمەڵە عیلاجی تایبەتتر هەیە پزیشکی پسپۆر بینووسێ لەوانەیە قەلاقی بێ لەوانەیە سترێس بێ لەوانەیە هیچ ینی هیچ شتێ نەدۆزینەوە هەرچی فەحسە بۆی بکەین
ئەو کاتێ ئێمە قەرارێن پێڵەن فانکشنال یعنی کردداریە هینە ئازارەکەی کردداریە. زۆر باش کاکتۆر ئەوش بۆ کرد بەشێکی زۆریوانی کە بەکتریای مایدایان هەیە گەدەم هەست بە هیچ حاڵەتێک و نەخۆشیەک ناکەن بەڵام خۆ ئەمانش جارێکتر نەخۆشیەکە یا بەکتریاکە دەگوازنەوە بۆ خەڵکی دیکە. باڵێ ئەو قسەی جوانە بەڵام ئەو نەخۆشانەی کە ئەکتیڤن زیاتر بەکتریاکە گوازنەوە و ئەوانەی زیاتر لە مناڵە ئەوەی کە بەحسەکان کراوە لە پیسی مناڵە زیاتر دەرکەوتووە کەواتە ئێمە هەرچیەک بکەین ئەبێ ئیلا پاکوخاوێنی خۆمان بپارێزین ئەگینا مەجای گواستنەوە هەر هەیە دروستبوونی بەکتریاکەش هەر با بڵێن پیس و پۆخڵی و خواردنی جگەر و ئەمانەیە تەنها یەکێ لە سەرچاوەکانی ئاوی پیسە بۆ نمونە ئاوی ڕووبارەکان لە ڕووبارە هەنێک جار ئەڵێن نزیکەی 7 ڕۆژە مێنێتەوە لەسەر خواردن لەسەر مێز و شتەکانی تر لەسەر قاب و قاساق لەوانەیە چەند سەعاتێ بمێنێتەوە کەواتە یەکەم شت کە خۆمانی لێ پارێزین پاک و خاوێنی دەستسوێردنی بەردەوام هەروەکو ئەوەی کە بۆ کۆڕۆنا ئێڵێن دووەم دڵنیابوون لە سەرچاوی ئاوەکە ئەگەر دڵنیان نەبووی بیکوڵێنی باشترە اینجا دوورکەوتنەوە لە قەرەباڵخی تێکەڵ نەبوونی ئەو کەسی کە دڵنیاین بەکتریای مەعیدەی هەیە با تێکەڵ نەبین. یا دوکتۆرەوە کەسانی کە بەکتریای مەعیدەیانەیە هەناسەتوونی دروست دەکەن؟ ئەمە زۆر پرسیار هەیە ڕەبتی مەعیدە بە سەر ئێشەوە ڕەبتی مەعیدە بە هەناستونیەوە ڕاستیەکەی شتێکی ڕاستەوخۆمان نییە بەڵام هەنێک کەس هەن ئازاری مەعیدەکە قەلەقی و بێتاقەتی دروست کردووە کە پێمان وت کردداری ئەمە فانکشنەڵە لەگەڵیشە هەناسەتونیەکی لەو جۆرەشیان هەیە ئەوە ڕەبتەکە لەوانەیە سەبەبێکی تر بێگینا تەنها ئازاری مەعیدە بۆ خۆی هەناستونی دروست ناکە سەرچاوێک نییە بۆ هەناستنی بەڵە بێنە سەر چارەسەرکردنی بزانین ئەم نەخۆشیە چارەسەری یەکجاری هەیە یاخود تەنها ئەوەیە بە عیلاج کۆنتترۆڵەکرێت بەڵێ ئللا ئەو کەسی کە پشکنینی کرد هات بۆ لای ئێمە پۆزتیڤ و زۆر جارکە ئەوەش کە بیرمان چوو باسیکەن ئەڵێن ئەمە ڤایرسی مەعیدەم هەیە بۆ بینەران دڵنیابن کە ئەمە ڤایرس نییە بۆی نەتۆقێن ئەمە بەکتریایە و چارەسەریشی لەگەڵ ڤایرەسە جیاوازە چارەسەرەکەی تا ڕادەیەک درێژخایەنە ئللا بەلایەنی کەمەوە ئەبێ سێ جۆر حەب بەکاربێنین دەرمان بەکاربێنین ئەگینا چارەسەر نابێ ئەبێ کۆرسەکەشی بە ڕێک و پێکی بێ بەڵێ چارەسەری هەیە بەڵام هەنێ لە بەکتریاکان نزیکەی لە 150 مقاومەیان هەیە بۆ چارەسەر مەبەستێ چۆنەکە ئەڵی ئەبێ بە ڕێک و پێکی و عیلاجە بە ڕێک و پێکی بۆ نمونە هەر سێ جۆرەکە بێ بەکاربێنێ بەلایانی کەمەوە ئێمە 10 ڕۆژ بۆ 14 ڕۆژ نووسی نابێت لە پڕێکە بۆ نمە دڵتێک چوونێکە ڕشانەوەیەکە ئازارێکە ئەم شتانە هەبوو نابێت لە نیوای قەتعیکە عیلاجەکە هەرچی عیلاجەکە بەیەکەوە ئەگەر گەشتەوە لە 150 و لە هێڵی یەکەمە کە هێڵی یەکەمی پێڵێن جوابی عیلاجی نەبوو لە وەجبەی یەکەمە ئێمە وەجبەی دووەم و سێمیشمان هەیە ئەبێ هەم عیلاجەکان بگۆڕین جۆرەکەی هەمش عەدەدەکەیان زیادەکەین. کاکتۆر زۆر جار ئەو نووسینی عیلاجانە کە کۆرسی یەکەم و دووەم و سێم یا ئێوە بە سێ مەرحەلە عیلاج جیازی بۆ دەنووسن بۆ منە درێژە دەخایێنێ بۆ 3 مانگ ڕەنگە نەخۆشە 3 جار بێتەوە ئەمە لای نەخۆش هەزم ناکرێ بە جۆرە لە جۆرەکان دەڵێ باشە هەموو دەرمانەکان لەڵی لەسەر من تاقیەکاتەوە یەکێ لە مشکلەکانی دکتۆر ئەوەیە لای ئێمە زەمان نییە بەڕاستی ئێمە تەنها سەبەبێکین شیفای ئەسلی لای خۆی گەورەیە ئیتر یەکێکە لەو نەخۆشانەی کە کەوێتە لەو گروپەی لە 150 کە ڕێستانسیان هەیە کە بەرگریان هەیە بۆ بەکتریاکەی بەرگری هەیە بۆ دەرمان ئەو لە دەسەڵاتی ئێمەیانە هەنێ جار ڕەبتی بە نەخۆشەکە خۆیەوە هەیە کە لەوانەیە بە ئیهمالیان کوالیتی عیلاجەکەی فەرقەکە هەنێ جاریش دەسەڵاتی نەخۆش و پزیشکیتیانە یعنی دکتۆر حەزەکە یەکەم جارکە عیلاجی نووسی نەخۆش گەڕایەوە بە دڵی خۆشەوە بێتەوە بڵێ باش بووم و دەستی خۆش بێ یعنی لە تاوانی دکتۆر نییە تاوانی نەخۆشکەش نییە بەڕاستی ئەمەش لە زۆر کەمیانە ڕوئەدا ینی زۆربەی زۆریان لە وەجبەی دووەمە چارەسەر وەرەگرن ینی لە وەجبەی یەکەمە باشتر نامن لە وەجبەی دووەمەچە هەنێکیان وتمان لە 150 وەڵامیان نابێت باڵە جۆری بەکتریاکە ئەفو جۆرێکە کە لە ناو خانەیە ئەژی هەروەکو ئەوەی بەکتریای سیلمان هەیە تەدەڕۆن بەکتریاکترمان هەیە کە حمای ماڵتا دروستێک ئەمان لە ناو خانەیە ئەژین وا باشترە هەم جۆری عیلاجەکانیان زۆر بن چەند جۆرە دژە بەکتریا بەکاربێنین هەم
پێویستە کاتەکەیان زیاتر بێت لە نەخۆشەکانی تر زۆر باشە کاکتۆر دوای وەرگرتنی چارەسەر ترسی سەرهەڵدانەوەی هەیە ئەم نەخۆشیە بەڵێ ئەگەر پارێز نەکە خۆپاراستن نەکە دیسان تێکەڵەیەکی زۆر دروستکە لەگەڵ ئەو کەسانی کە بەکتریای معیدەیان هەیە دەست نەشووە هەنێ جار هەنێ سەرچاوەش بە تایبەتی مناڵەکان لە ڕووبارەکانە مەلە بکەن احتیمالی زۆر توش ببنەوە بەڵام زۆربەی زۆریان بەلایانی کەمەوە ساڵێ ئەبا ساڵێ ینی هیچ مشکلەیەکیان نییە ئیجا سەرهەڵداتەوە ڕێژەکەشی زۆر کەمە نزیکەی لە سا دووسێ ئەوە زۆر باشە تا چەند گرنگە کە کەسێک تووشی بەکتریای گەدە بوو دوای وەرگرتنی چارەسەر چەند جار زەڕورەکە پشکنی دووبارە بکاتەوە بەڵێ زۆربەی نەخۆشەکان وا پێویستە کە عیلاجەکەی تەواو بوو لەو ڕۆژەوەی کە تەواو بوو نزیک مانگێک بیوەستێنێ عیلاج دوای مانگێ بێتەوە لای ئێمە پشکنینەکەی بۆ بکەینەوە بۆ دڵنیایی سەرهەڵدانەوەی ببوورە جەلال ئەم نەخۆشی ئەم بەکتریایە لە مناڵان و لە گەورە ساڵاندا جیاوازی هەیە یاخودە بەشێکی گشتی باسی بکەین زین لە مناڵان لە گەورەکاندا جیاوازیە توشبوونیشیان تا ئەگاتەوە سەر توشبوون ڕێژەی توشبوون لە مناڵە زیاترە هۆکاری ئەوەیە نازانێت بۆ نمونە پاکوخاوێنی ڕاگرێ لە هەموو شوێنەیە دەستە بە بۆ شتەکان دوای تەواالێت دەست ناشوە توانای ئەو شتانەی نییە وەکو وتمان لە مەلەوانیە لە ڕووبارەکانە توژە بن زۆر مناڵ زیاتر تێکەڵە زیاتر نزیگە بنەوە لە یەکتری لە لیکەوە چکە ئەگوازرێتەوە لە ڕشانەوە ئەگوازرێتەوە بەتەئکید لە دایک و باوکو کە زیاتر ماچیەکان اینجا لە مناڵا بەڵێ لەبەر ئەم هۆکارانە هەم توشببوونی زیاتر هەم توشببوونەوەی دووبارەی زیاترە لە گەورە دکتۆر من دەمێ شتێکم بۆ ڕوون بێتەوە ئێستا بۆ منە ڤایرۆسی کۆرۆنا کە هەیە دەڵێن ماوەکی لە نێوان 14 تا 28 ڕۆژ دەڕوا بەڵام ئیدی ڤایرۆسەکە لە دەشیان نامێنێ هەشە کەمترە بەڵام دوای سێرەکی ئاسارەکەی هەردەمێن دەمێ بزانم بەکتریا خۆی چەند نتوانێت مقاومە بکە لە گەدەیا بمێنێتەوە جیاواز لەوەی کە ڕەنگە گەر برین دروستکە بە ساڵێک و 2 ساڵ وەشە زیاتر ئاسەوارەکەی بمێنێتەوە بەڵام وەکو بەکتریاکە خۆی چەند ئەمێنێتەوە بەکتریاکە خۆی ئەچێتە ناو مەعیدەوە تونێلێکی بچووک دروست دەکا بۆی لە ترشیەکە بە دوور بێ مادەیەکیش ئاڕێژێ بۆی ترشی کەمکاتەوە ئەمۆنیا دروستەکە دوای ئەوە لەو شوێنە ئەبێتە ماڵی خۆی زیاد ئەکا جاروای لە 12 ساعتان بەکتریا دەهێندە لەوانەیە زیاد بکە کەواتە وەکوایە بێچووی ببێ لی جیا ئەبێتەوە لەبەرەوە بەردەوام لە زیادبوونە لەوانەیە لە مناڵیەوە تووشی ببێ هەتا ئەو ڕۆژەی کە ئەمێنێ و تەمەنی هەیە ئەم بەکتریا لە معدەیە بمێنێتەوە ئەگەر چارەسەر وەرنەگرێت بەکتریاکە خۆشی ئەمێنێتەوە بەکتریاکە نا ئەوانەی کە لێیە بێتەوە ئەوەی کە ئێمە دابەشبوون هەیە لە بەکتریایە چەند دابەشەوێ بۆ دوو بەکتریا ئەمیش دابەشەوە بۆ دواتە هەر بەکتریایە بەڵێن ئەسلیەکە نا ئەسلیەکە بڵێ بمێنێتەوە بەڵام ئەم ڕیپلیکیشنی پێڵێن زۆربوون ڕوئەدا بەڵام لە ڤایرۆسی کۆرۆنایە لەگەڵ زۆربوونەکەشیە تا 14 ڕۆژیا 28 ڕۆژە خایەنێ بەس ئەم نا ئەم زۆربوونەی هەتا میدیایەک هەبێ بۆ خواردنی و بژی و بڕی ئۆکسسیجینی پێویستی پێ بگا لەو شوێنە هەتامێنێتەوە زۆر باشە کاکتۆر پێشتر ئاماژەمان بەوە کرد کە وتمان لە ڕێگەی دوو پشکنینەوە نێگەتیڤ دەرچوو بە وەرگرتنی عیلاجیش هەر چارەسەر نەبوو ئایا ئەمە ترسی ئەبێت لەسەر ئەو نەخۆشەکە دوجار هەردە هیچ دەرنەکەوێت و هیچ چارەسەرێک نەدۆزرێت وەکو پێم وتی کە نازورمان بۆ کرد هیچ مشکلەیەکی نەبوو ئەبێ بڕۆین تەکیید لە شتەکانی تر بکەینەوە لەو شوێنانەی کە هەمان ئازاری معدە دروستەکەن پەنکریاسمان هەیە زەین ئیلتیهابی درێژخانی پەنکریاسی هەیە یاننا ڕیخۆڵەکان هەیە مەشاکلی ڕیخۆڵە هەیە مەشاکلی دوانزەگرێمان هەیە هیچ گەرمان هەیە کە لەم هەموو شتە دڵنیا بووین هیچ مشکلەیەک نەبوو هەرچی فەحسە بۆمان کرد وتمان ئەمە کرداریە ئەو کاتە عیلاجی ترمانە بێ وەکو مەترسی بۆ ژیانی مەترسی نییە بەڵام نوعەتی ژیانی ئەم کەسە تێگەچیە بێ تااقەتیەکە تەنها تەسیری لەسەر نوعەتی ژیانیە بێ ئەگینا هیچ مەشاکل لە دروست نەکات کە دڵنیا بووینەوە باشترین معیدە بۆەوەی کە بەکتریاتەیە بمێنێتەوە فەرقەکە بۆ من ڕەنگە معیدێ من حساسەتی هەبێ بە هەندێک دەرمان یا هەندێک خواردن جیاوازی هەیە لەوەی کە معیدەیەکی ساف و سەلیمی هەبێ کێشەیەکی نەبێنە لەگەڵ دەرمانە لەگەڵ خواردن بەکتریا شوێنەکەی ڕەنگە خراپێ بۆ ئەو نەگونجێت هەنێ بەحث کراوە ئەڵێن بۆ نمونە بۆچی 100 کەس توش بوون 85 نیشانەی تیا دەرناکەوێ نزیک 15 تیا دەرەکەوێ ئەڵێن بەختی کەسەکە بزانین بەکتریاکە توندوتیژە توانای زۆری هەیە یان ئەمە یەکێکە لە هۆکارەکان پێڵێن پاثۆجێنیسیس تووڕێی بەکتریاکە
یا قوەی بەکتریاکە بۆ توشبوون هۆکارێکی تریشی ئەڵێ ویراسی ئەو کەسانە تەسیری هەیە یعنی هەنێ بنەماڵە هەن بە هەر بەکتریاکەشیان هەبێ مەناعەیەکی زۆر بە قووەتیان هەیە دژی ئەم بەکتریایە لەوێ ئەژی بەکتریاکە بەڵام ناتوانێت بە هیچ شێوەیەک سەر دەرکا و هیچ برینێک لە مەعیدەیە دروستکە. ئێوە لە چ کاتێکدا پەنا دەبەنە بەر نازور؟ بەڵێ هەموو کەیسێک کە بەکتریای مەعیدەی هەبێ یان ئازاری مەعیدەی هەبێ پێویست ناکە نازورکە. چکە نازور بۆ خۆی هەنێ ناڕەحەتی هەیە ئیزعاجی هەیە بۆ کەسەکە. ئێمە شتێکمان هەیە پێڵێن ڕێت فلاک یعنی ئاڵای سوور یعنی نیشانە خەتەرەکان کە پزیشکە بێ بزانێت چییە بۆ نمونە کەسێک هاتووە مەعیدەی ئێشەکە کەم خوێنە لەگەڵەیە کەسێک هاتووەڵێ پیسیەکەم ڕەش بووە ئەمە بێ نازوریان بۆ بکەیت کەسێک هاتووە ڕشانەوەیکی هەیە خوێنی تایە لەگەڵ ئازاری هەیە وەزنی زۆر دابەزیەوە باشە خەپلەکانی خوێنی دابەزیەوەن B12 ڤیتامین B12 B12 کەمی کردووە ئەمانە یان کەسێکە تەمەنی 55 یا 6 ساڵ زیاترە یەکەم جارێتی ئازاری مەعیدەی بۆ دروستەوە بەکتریایەکی مەعیدەی هەیە یان نزیک 70 ساڵە ئێمە پێویست ناکە بڵێ وەڵا بەکتریای مەعیدەکەی چارەسەرەکەین تاو نەجاتێ بێنە ئەو کەسانەی کە بە تەمەنن بە تەرسیان هەبێ ئازارێکی تازەیان بۆ دروست بێ ئەبێ ئێمە بترسین لێ یەکسەر نازوری بۆ بکەین چکە ترسی ئەومان هەیە خوا نەخواستە نەخۆشیێکی خراپی هەبێ شێرپەنجەی هەبێ ئەلەم گروپانەیە وا پێویست ئەکا نازوری بۆ بکەین یان کەسێک وەکو ئەوەی کە باسی کرد بەردەوام عیلاج وەرەگرێ وەڵامی نییە دووسێ کۆرس وەرەگرێ کە وەڵامی نەبوو بۆ عیلاج ئیلا ئەبێ دوای دڵنیابوون لە زرا و جگەر و پەنکریاسیان ئیلا بێ نازورکە زانی سەبەبەکە زۆر بە کورتی دەمێ بزانم ئێمە باسی بەکتریای مایدەمان کرد ئایا بەکتریای مایدە یەک بەکتریا یا جۆری جیاوازی هەیە ئەوەی کە باس ئەکرێ شتی تر لەوانەیە بێتە ناو مەعیدە و تێپەڕ ببێ بەڵام بەکتریای مەعیدە پێڵێن H پایلۆری هێلیکۆبەکتەر پایلۆری ئەوەی کە لەو میدیایە ئەژی زەرەرمان لێ ئەدا و ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە تەنها ئەمەمان هەیە کۆمەڵی ترمان هەیە لە خواردنا هەن تۆکسینەکانیان ژەهرەکانیان ئەڕێژن بۆ نمونە خواردنێکە ماوەتەوە هی دوێنەیە هیچ چەند ڕۆژێکە بە شێوەیە کاتی دووسێ ڕۆژ ڕشانە و ئازار و سکچون دروستەکەن و خۆیان چاگەبن و ئەڕۆن لەو ناوەندەیە ناژن تاکە شتێک کە ئەمێنێتەوە ئەژی و عزیەتی مایدەیە و برین دروستەکە لە ساسیان تقریبان مەترسی سەرەتانیان هەیە ئەم بەکتریای H پایلۆریە بەکتریای گەردە بۆ بەڕێز دکتۆرۆشمە سپۆڕی نەخۆشی هەناوی خوێندکاری دکتۆرا لە نەخۆشیەکانی هەرسوزگە بینەرانی عزیز بڕگەوا بەتەکانی پامی ڕۆژمان پێشکەشکردن سپاس بۆی کە بینەرما بوون تا پامی ڕۆژێکی نوێ لە دەستپێکی هەفتەی داهاتوو بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتان لەبێت.